كنت من برادوني همی بخیرات سرچوا و سرسرا لایف ما افشوا سر دادگاه دویی یا زندانیان سیاسی دبر آبادین آیا ایویدانم هین لایف ما شیر بکن لایف من دل اکاونت من مکیامدی ده بلا بکنه والتفدا پرس واليوتيوب ایویدانم بجدار بن شیر بکن حوالت هجا حوالت برس همی خیراتن سرچاوا سرسرا ولایف افشوا كي ويليام كرم خوب وما كراك ويليام اگر تو بشي ابي رابورت دانيا سر بزحمت بەخێر بێن بۆ کۆریای باکووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەخێر بێن بۆ کۆریای باکوور ئەو شوێنەی کە خەڵک لەسەر نووسینی کۆمنت دەخرێتە زیندانەوە لەسەر دروستکردنی گروپ چات و ئاڵوگۆڕی زانیاری لە ماسنجەردا 6 ساڵ دەبێتە میوانی زیندان. بەخێر بێن بۆ ئەو وڵاتەی ئاسایش بۆ کردنەوەی پازوەردی کۆمپیوتەر هەڕەشەی تەعەداکردن لە خێزانی دەستگی کراوان دەکات. بەخێر بێن بۆ کوردستان کۆریای باکووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەخێر بێن بۆ کوردستان لە سەردەمی حکومڕانی بارزانی سێمدا ئەگەرچی حکومەتەکەی مەسرور بەرزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری و دابینکردنی موچەوە شکستی هێناوە، بەڵام حکومەتێکی پۆلیسی ترسناکی سەرپێخستووە و ئەزموونی کارکردنی لە ناو دەستگای پاراستندا هێناوەتە ناو دام و دەستگاکانی حکومەتەوە. لە هەرێمی کوردستان دەمێکە دادگاکان لەژێر هەژمونی حزبی دەسەڵاتدان و زۆرینەی دادوەرەکان لەبەر ئینتیمای حزبیان دادەنرێن، بەڵام لە سەردەمی بارزانی سێمدا دادگاکان بوونەتە شوێنێکی تۆقێنەر و بەتەواوی لەژێر هەژمونی دەسەڵاتی ئەمنیدان. دادگاکان تەنها گوێبیستی ئۆتۆمەتانە دەبن کە لە ژێر ئەشکەنجە و فشاری دەرونی و هەڕەشەی دەستدرێژی سێکسیدا لە تۆمەتباران وەرگیراون و لانی کەمی مافی بەرگری و عەدالەت ڕەچاو ناکەن. هەمووان چاوەڕوان بوون لە کەیسی دەستگیرکراوانی بادیناندا دادگا جۆرێک لە سەروەری و بێلایانی خۆی بپارێزێت و لانی کەمی عەدالەت جێبەجێ بکات، بەڵام حکمی قەرەقوشیانەی دادگای تاوانەکانی هەولێر لەسەر و هەموو چاوەڕوانیەکەوە لە دادگایەکی شقلیدا بڕیاری سەپاندنی 6 ساڵ زیندانی بەسەر چالاکانی مەدەنیدا دەرکرد. درندانه بره معاكم رانيا بره درندوتيا وخدها قيمة جواتي كتخدي مزرعة خدي مرۆڤ کە سەیری تاوانی دەستگیرکراوانی بادینان دەکات سەری دەسوڕمێت لەو حکومە دڕەقانەی لە بەرامبەریان دەرچوو. قسەکردن لە چات گروپ لەسەر خۆپیشاندان، بەشداریکردن لە خۆپیشاندانی بێمۆڵەت، بەشداریکردن لە خولی ڕۆژنامەوانی لە دەرەوەی وڵات، دانیشتن لەگەڵ ڕێکخراوە دەوڵەتیەکانی بواری مافی مرۆڤ، باسکردن لە خۆپیشاندان، بڵاوکردنەوەی زیندانی نهێنیەکانی بادینان، ناشرینکردنی حکومەت و دەیان تۆمەتی دیکەی لەم شێوەیە کە لە هیچ وڵاتێکی دیموکراسیدا مرۆڤ لەسەر ئەم کارانە نەک 6 ساڵ زیندانی ناکرێت، بگرە دەستگیریش ناکرێت. بعضێک لەمانە سیخۆڕ بوون، سیخۆڕیان بۆ وڵاتانی تر کردووە، بعضێکیشان تێکدەر بوون، چەکدار بوون، هەوڵی تەقانەوەی باڵەخانە و پێگەی بڵێم خەڵکی بیانی لێرە و کوشتن و بڕین و ڕەفاندن و تێکدانی وەزەکەیان کردووە. زۆر کەس پێی وایە بەر لە بڕیاری دادوەر مەسرور بەرزانی پێشتر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیدا حکمی بەسەر زیندانەکانی بادیناندا بوو. ئەوەی دادوەر کردی تەنها دووبارەکردنەوەی بڕیارەکانی مەسرور بەرزانی بوو. ئەوەی ڕوویداوە نیشاندەری یەک ڕاستیە، ڕاستی دەستپێکردنی حکمی پۆلیسی لە هەرێمی کوردستان. لە کابینەکانی پێشووی حکوومەتدا شەرمێک هەبوو لە کۆمەلگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بەڵام وا دیارە ئەم کابینەیە باکی نییە بە سومعەی خۆی و هەرێمی کوردستان بە بەرچاوی دنیاوە
ئەتکی هەرچی بنەمای عەدالەت و مافی مرۆڤ دەکات. ئەوەی کە تەنها تۆمەتباران دەبرێنە بەردەم دادگا بەس نییە، مەرجی سەرەکی بوونی دادگایەکی بێلایەن و دادپەروەرە، ئەگەر نا خۆ بەعسیش دادگای هەبوو. سلام و ڕێز، سلام و ڕێز، بەرخودان، تێکوشان، سەرکەفتن، هەواڵێت هێژا، فیشکت بن برایەت منی نەوی بخێراتن، سەرسەرا و سەرچاوا، هەواڵێت هێژا، هەواڵێت بەڕێز لای پێمەل سێ جایە vekiriye اليوتيوب تفدا بريس، التفدا بريس فيسبوكي واكاونت من شخصي مكي ربند يا vekiriye سێ جاب اك وقت اقدم افلايفا يه vekiriye اگر فيسبوكي هاتا قد اكرن هاتا برين اگر بتبيجين هنشي اليوتيوب بردوام سحكني اگر نه هنشي اجداب بينن لو ما عم بيجين لایف مسیج های بردوامه یه لایف یه پخش پخش کده برد من برد برز بابت معفشوه تایبت سر زندانیم دبرا بهدینا چارکوان بهدینا و تاتینا زندانی کنش لای مسعودی و کرت مسعودی و دادگاهیوان یا دیو پیر اواهات یکنه که چا پرولچو هر واسا او تهمه و تاوان دانانه پشتوان زندانیا کاشبون هر واسه افشوجی کومکا پارلمانتارا دیبنه مهوانت ما و دی بجدار بن فيديو بتلفون دكتور غالب عندنا برلمان عراقي كاك سركوت عندنا برلمان عراقي وهر واسه دكتور كمال سيد قادر يا ساناس ومامستاي زانكويل فيينا هر واسه سوران عمر اندام برلمان یه کردستانی و کاک عبدالله ملنوری اندام برلمان پیشو یه کردستانی یعنی نزدیکی پیش اندام برلمان افشار بجدار الگلمه و گل کاک دکتر کمال سید قادر و هر بسا امجی شروع بکر نامل سر بابت زندانیا و دادگاه وان و محکمه وان و اب نرازی بودن و که این کردستان بینن و چه بی برابر وی حکم ظالم اول سروات دانه ام ده دست پیکه ده حوالت هجا حوالت برس بری ام بچینه سر بابت خو ام حس که این ویدیو اکا کاک شیروانی به حواله بدهیم کاک شیروانی ویدیو اک بری نوکه تومار کربو یا کبن بو ام ده نوکه به حواله دهیم ام حس که این گهداریا ویدیو کاک شیروانی کن کاک ولیم اگر او ویدیو حاضره کاک شیروانی یا قريت وی یا کاکیشکا حاضره لبده دا ام هیدی سر باقی سلاوتان لێ بێت دوێنێ دادگا بڕیاریدا باوکی من بۆ ماوەی 6 ساڵ زیندانی بکرێت بە تاوانی ئەوەی سێخۆڕی کردووە بۆ وڵاتانی دەرەوە گەر باوکی من سێخۆڕی بۆ وڵاتانی دەرەوە ئێمە لە کۆشک و تەلارەکاندا دەژیان و نەدەهاتین بۆ بەخێوکردنی ئەم پەلەوەرانە و بۆ بژێوی ژیانی خۆمان و هەروەها داوا دەکەم لە دادگا پاشگێز بێتەوە لەو بڕیاری کە داویەتی و باوکی من چەکداری نییە تەنانەت یەک جاریش باوکی من چەکی نەگرتوۆتە دەست خۆی ئەوەی چەکدار بێت و مافیا بێت و هەر دزێک بێت ئێوە نەک باوکی من بله شاهین بله شهباز هینه ابنانك حلال شيره ديككا يا نشتمان پرور هینه مزن بن هین كورت كسكينا سوزت دم هوا كسر كده بي ولاتي بي شروجت بهدا دي روجا كيت شيروان حوالت بي دبي ملتي ربا بند دي روجا كيت شيروان سر كده بي ولاتي اياس كرمه هاريوانا افغان جتاتي نزيداني كرن بركو اوان یهو کلی قربانی بو بی ولاتی اوه یه خباتت کم آزاد کرنا بی ملتی بوشنا برنا بان ظالما راست شاهین دز و خائن و سیخور مسعود و کرت بینم کسی دینه حوالت هجا حوالت برس او زندانی او تاتینا گرتنی هلبت تهمت آوان گلک خال بون ایکشوان او گروب شتی مهی از بیرد بجمع هر کسی کی
اوه بسردمي فيسبوك من واكاونت من بري دو مرحلة بون مرحلة ايكي عندك هاكر جهاني اينا بون هابونت ناف انترنت خمنا مالي دا و او فيسبوك تنزين مرحلة دوه تسليمي پاراستنه کربو و هنده کسی دی کربون ام زانين كينا وام دجمنه ما شرمت كت يعني ام شر دجمنه كت كين يعني معقول نا دجمنه ما دستهم ما بوتيتن او يدي شرح وقتن طبعا اف جروب شاتا او ما هي او اف حوالة ما زنداني سراتي نقدتنه او جروب شات شميجا ما هي وما صحبات خويت عادية تذكرين ما رخنا وضعيا كلي ما بوشونت خويت قوتين ما عمل سر خلقك يا آخفتين عمل تقييم خلقي ما مكري تقييم كساب ما كري ديرچون ما يدكرين كارك روجدا مفاني كارك چارك واني ما يدكري ما چتشتت جيجاس جهاني نكرينا بكو خمامة و كارمة جبو هندي بكو ام چابشين دي بلاتي رزقار كيش بيزول به اما افدن قايد برين وافتشتت برين يدكينا بالقل سر حبالت ما يد او كرين هرشد مسرور بارزاني مسرور سيخور کنگره روزا موانی دا گود اوا پلان دانای بو کشتنا فلانی و فیستانی و قنصلخانه همی درکتن درو همی راستی درکتن اگر ایک دنگی ما اوید نو که او بلاوت کن برکاسی خورن خویت پاراستنه بلاوت کن و خو بلاوت کریم اگر ایک دنگی ما دیت وان که ما پلانک بو کشتنا یکی دانا بیتن بلاوت کن بوشی المحکمه نردان مسرور بارزاني كا دنگت ما اوه ما پلان دارن که قنصلیا پخیدین ها بوشی ندادن او دنگت ما دارن او نقاشاتن اوه هر کسک مالا خودات کرد او دنگن او نقاشن او بوشونن اول سر تلویزیونت همي حزبات هنا بلا بكرم شبوش مش بذات نبينا جبركو ام نخائنين ام نتقدرين ام كرد پرورين ام يه بملتا جيت كين ام داخاز آزاد كنا بي بلاتيت كين ما جاسوسي نكر يبو هيش دزگه هكي جاسوسي جهانه هوا بوشي نلدان او دنك محكمة دا هوا بوشي نا بلا بكرم فده هوا سيخرت بخوب كله جيتين هوا مجموعك السيخرة كله جيتين هشاف چون بيش دقت ما بلا بكن ديوارن كلام كان وادنگا بلا بكن او ما سيخوري كري بو دزگه جاسوسي هيجيبونا بلا بكن ام صحبتك عادي ما بخو كلمة ام چند کسک بخو آخدين ما گفتگو اكسر بابتك سياسي كلمة يمكن بلا بكن نعم جا شرم كين ونعم التهمتك كنتم محكمة نكو كين دايتري البته دسته خايناج تهمت ده هبو هرچنده کاک شیروان مگلک جرا آگدا کرد بو کسک دو کس لیزی که تنت خائنن او کسید گروپ چتت مدا همید نوکجید موجودن اول زندانه به اول جدر ولا جدر به ولاد اول توی گروپ شدیدا کس خیانت نکرده بس کاک شیروانی پیوندی گل هنده که همو خیانت آلی کری ایکشوان ناوی ارداله نوکید زاخو کارم کن افنه اوه ایکش وان جاسوسای اوه چوی 20/11/2020 چوی شهدهید سر شیروانی وادای و کو مکا دروا بو واکری کو مکا دروا بو پاراستنه و آسایش آکری کو اوان گروپ چکداره تین و اوه پلانا کشتنا مسعود بارزانی آدایی مسعود بارزانی دیتا دادگاهی کرن دادگاه گل دا پارزگار دوی که دیتا دادگاهی کرن دادگاه گل دا کار منه او همچین اختیارات سیاسی بکین ترور بکین ترور و اختیارات شویل پاراسیل پارتی او ایک شواسی خورا بو او سی خوری سر شیروانیت کل کلستانه دهان جارا شیروانی بگیم مالا خو نان شیروانی خاری مالاوی رابیل مالاوی رونشتی نانوی خاری سی خوری وال سر کلی اوه ایکی شوایه ایکی دیشی هی از ام دکت به فتره ده مشکران نکن بجا کمک و سی خورا سرمایه شور کری هتک تشد باید بری نو کجی اوت کرد بس اوت اشته هی بلا بینن بچین محکمه نوالا بکن بلا بین از حالتک المان بلا بین در محکمه المانی بین اوی ویا
کار تروریستی بکن بلا اشکرا کن بلا بهن او ما گودی ام صد جرا ده بجی نه بشرم جد کن نه بجد ترسین او ما گودی او نوید ابتلاید خدا بحث کن تو 400 ساعت ابتلاید ما گودی ام بحث هندید کن يعني معقولة تو ايكي شخص صار حكم كي كوبوي $200 اوروبا شبل يعني معقولة تو ايكي زنداني كي شخص صار بيجتا تلفونك بتاعتي انت ابد فيردا هميا الكردستان هميا كيا جروب شات نبن كيا قال مروبت خو حوالي خو جروب شات نبن هر تشتكي بيجت يا بريفات يا خصوصي يا شخصي Wat ik belga of toen bij bezig in Sychoren, in terroristen, in tekdaren. البته او محکمه واکلی محکمه که زورا لواز بو اصلا همیتش بس محکمه نبو همیتش بس محکمه نبو اگر ویدیو که شیروانی حاضر است حس کم تو لب که مجدر اگر حاضره که ویلیام اگر نه از دش مستر محکمه طبعا محکمه بوده دسته دادگاه جنایی یا سه دسته دادگاه جنایی الهوليري طبعا سه حاكمه بيكتاد يك تهجمي بارتي وباراستن لسر من لسر شخصيتي من اما انا لسر يكويتوا اما هالشون اغنيه اما واقعته من تهديد بقوة ناكم من تهديد بقوة دكم كبروان بيها يكسر ملفي تاشكندي مالا مصطفى هل دموا ملفي شعبان شالي هل دموا ملفي مسرور بارزاني هل دموا هر چی شتێک هەیە لە قالبی قانونیدا لە قالبی ئەعلامیدا بۆیە ئاگاداری ئەم دەستگانە شەرعیە دەکەمەوە دەست بۆ من درێژ نەکە ئەگەر نە ئەوەنە پەشیمانیان ئەکەمەوە چونکە من قەزەی مردن ومان بۆ من قەزەیەک نییە هەڵچۆنێک نییە ئەمە وەڵامێکی واقعی ئەوانە کوردستان 24 دەستگای پاراستن ئەجنداکانی پاراستن یەک بەست نزیکی من بن دەیان دۆنم دەچمە بن قاچی ئێوە ڕەگ و ڕیشالی ئێوە دەردێنم بنە ماڵی بارزانی جاوەریا بن لەگەڵ من تێکەڵ نەبن هەر شتێکتان هەیە لە چوارچێوەی مانتەق دیالۆگ هەر شتێک بێ بەسەرچاو مەجالی مناقشە هەیە مەجالی هەر شتێک هەیە ئەوەتە من لە جەرگی زۆنی ئەوەی پێ دەڵێن زۆنی زەرد لێرە لەوەش بیرکەنەوە ڕۆژێک دەچم بۆ سلێمانی لەوێ کەمپین ڕابگەێنم دۆر بکەمەوە لەو مەملەکەتە نەخێر زۆر تەنگاوم کەن لە بازار کەمپین دەکەم لە مەسیف کەمپین دەکەم لە جەرگی بادینان کەمپین دەکەم جا بۆیە ئەوە کۆمەڵی ئاغازم بۆ هاتووە عەلا ئەساسی هین بێ من شێروانم تێگەی من کەسی تر نیم من نەو شێروانیش نیم من کەیێنێنیش نیم بکەومە بەرمجاملات من شاسواریش نیم بە تەلەفۆن بەرنامە ڕاگرم من شێروانم هەرچیتان پێ بکرێ بەرامبەر من بیکەن بەڵام دەست بۆ شتی ناشەرعی ببەن پەشیمانتان ناکەمەوە ئەبێ پەنجەی خۆتان بگەزن هەر بژیت کاک شێروانی هەر بژیت شێرە بەهدینان هەر بژیت سەرۆکیە کوردستانێ هەر بژیت ئەس بێرات بێژمە کاک شێروانی و هەواڵێت توێ زیندانی هەمیەدا کاک شێروان ئەو هەرەشێت دەروا کرین ئەو گونێت دەروا کرین صادق هفته هشته بنرجع ایناین و من هر اشتوال هر اشتوال بنقول هشتاید ماین امید بردوامین سرویس وزا مدای کدو امید بردوامین سرویس وزا مدای کدو امید بردوامین تازه ترس نما حوالت برز مگرک جاره گوتی شورش به قربانی نابید آزادی به قربانی نابیدن تدبیر تو آزاد بجی تدبیر تو کرامت بجی تدبیر تو قربانی اول سرویس ده صلاته افضل من سرویس ده صلاته او صاب صناعی به دستالات نابردن او صاب صناعی با بیت نفت نادنف خلقیه تبید گروف قربانی بدد تبید گروف شهید هبن بریندار هبن زندانی هبن برتی هبن هر چطور که بیتن آزادی به نرخ نابیدن وجه او هید بیجن فلان کس ها گرتنی خوب بیدن که طبعا تبید او بیتا گرد یعنی اگر ام قربانیانه دین ام آزاد نابین اگر ام قربانیان ندهین دی مسعود و کرت خوب بنا حاکم حتی سر بدت من
تبد ام خبط بكين تبد ام تكوشان بكين تبد ام برخدان بكين برخدان اساسا ام تبد خو هشيار كين مجي خو هشيار كين مجي خو هشيار كين نشين بس بخبط بكين ام نشين بردوامي بخبط بكين شواني وأول ما مستوى هميا أبان شارك أنا هميا أفخباتنا راوستيت أفخباتنا بردواميت أسقط قال لي مهين خو عجز كان أم تبي زور طبيعي من المسألة ده أم زور طبيعي ورجلين ده قرتنها بيت ده كوشتنها بيت سيصد شهيد ميدان ده برا بعدينا هبجدو صالة هزار نصر نوتو إيكي ورا سيصد وبيستو حف شهيد ميدان صالة هزار ونحصد نوتو إيكي ورا لأنه كان جماعة صد كاس الزندان بلا مشهيد ديجم يا جريك أم بخباتات بردوام بين أم خورزگار كين أم وان طاغوتا لادين أم ولاتك آزاد آوا كين ولاتك بيتن كو مروبيا كورتي دا سربرن بيت يسر برز بيتن أم وانا كين أم هرك فوتا سربلتية دي وهرك بيت ما مشغولة بيها بلو يدي باو بيتن أم دمينا بالظلم بقى أم دمينا بالظلم بقى أبا مكري خباتك مدني بحدانوك أو حوالت مكري خباتك مدني بيا يا سياسي بيا ما خباتك شكداري نكديا ما بورجي خباتك شكداري لنا دوي مرحلة دا همي خباتك سياسيت كين خباتك هزريت كين شورشك هزريت كين خلقي خوشيات كين أبا قندلا رسوات كين أبا طلانجا رسوات كين أبا خائنا أمي رسوات كين أمي شهمزات كين تفين نفش يعني خلقي بحلي بظاني كاكينا أبا أفملوا باكينا حكم الكات كان باكراوند ديوش تشتن هفالة تجا هفالة برس مكومة كو مهوان أفشباهي لو ما أزيب كرت أفهم أجر كاك رجدر مهوان ايكي آماده بيت تو مالب دي سپاسياتت كين مهوانت هجا مهوانت برس لو كده ام کسی که دی مهوان که سر کیسا دادگاهی کرنا چالکوانت بهدینا او جدی کسی که برنیاسه دکتور کمال سید قادر الویانایا دکتور کمال تو گلک قیراتی بسرچاو اتو شکی لو قربانیانه که حکم دراوی اشکرجه دراوی زورشتی خرابی تو کردوا دەتوانی بە کورتی باسی ئەو شتەی کۆنانەی کە لەگەڵ تو کراوە و بەراوردی کە لەگەڵ ئەمانەی کە ئێستا کرا بە بەرامبەر چالاکوانانی بەهدینان زۆر سپاسان دەکەم پێشتر من دەبی شتێک ڕاستکەمەوە بەڕاستی گرتنی من زۆر جیا بوو لەبەر ئەوەی من بەسەراحەت قسە دەکەم لەبەرم پشتم هەبوو ئەمریکیەکان لە پشتم بوون ئەوان نە پارتی نە بارزانی نەپاراستن حەدی نەبوو پەنجە لە من ڕاستکاتەوە من ئەشکەنجە بدا من بگری من بە پێچەوانەوە 6 مانگ لە بارگای پاراستن وەکو چاودێر بووم لە سەریان لە زیندانیش نەبووم بۆیە من ئێستا دەتوانم پێتان بڵێم ئەو دادگاییکردنە چۆنە لێکۆڵینەوە چۆنە بە چنە عەدالەتێک بەڕێوە دەچی من ئەوەتان تۆم پچکە من شایدم لە سەریان من هەموم دەدیت چی دەکرا لە بەشی ئیداری بووم من لە زیندان نەبووم شەو ڕۆژ دەمدیت چی دەکرا لەژێر حیمایە ئەمریکیەکان وەسەراحەتە خۆشیان دەزان پاراستن بۆیە ئەمن دەتانم پێتان بڵێم ئەو دانپیادەنانە چۆن وەردەگیرێ چۆن دادگایی دەکرێن چونکە تەنها من دەمزانی و ماڵی بازارین دەیانزێک هیچیان پێ ناکرێت دادوەرەکان ئەوانەی دادگایی منیان دەکەن نیان دەزانن چی هەیە لە پشت مەوزوعەکە ئەوان وان دەزانن منیش بێکەسم بۆیە من دەتانم پێت بڵێم ئەو دادگایکردنە چۆنە فەرموون باشە دکتۆر یعنی ئەتوو کە لە هەردەم ساوە چوویتە کوردستان زانیت دەگیرێ یا کە تویان گرت بە تویان وت چی یعنی وەک میوانێک بینە پاراستن با سەراحەتەکەت پێ چۆنە قەزیەک هەیە قەزیەکی مخابەراتی هەیە لە ڤێننا کاتی خۆی لە ساڵی هەشتاکان مەسعود بارزانی و پیرۆز ئەحمەد ئیشیان دەکرد بۆ مخابەراتی ڕووسی ئەمری ئاگادارم لە پارەوەگرتنیان لە کارکردنیان بەڵگەم لایە لەسەریان و ئەمریکیەکان دەزانن سیایژەوە دەزانیتن لەوانەیە لە ڕێگای کەسێکەوە ڕێگای من یان لێکشم خۆم دووزار لە ئەمریکا بوویمە بۆ معلوماتت بۆیە کە من چوومەوە دەمزانی حسابی ئەوم کردبوو کە مەسعود بارزانی و پیرۆز ئەحمەد لەسەر قەزیە مخابەراتی خۆیان من بگرم بمکوژن من بەڵام نەدەترسم چکو هیچیان پێ ناکرێ ئەمریکیەکان بەڵا دەست بوون بۆیە کە ئەو شەوەی منیان ڕفاند لە سەعات 10 شەو بوو
چێ بوو شوان حەسۆ میرخان کاتی خۆی قوتابی من بوو لە کۆلێژی یاسا من مامۆستا بووم لە کۆلێژ یاسا هەولێر تەلەفۆنی کرد وتی مامۆستا حەز دەکەم بەیەکەوە قاوەیەک بخۆینەوە من لام هیچ شتێکی هین نەبوو ئاسایی بوو چووم دوایی مەفرەزەیەکی هین لەگەڵ خۆی هێنابوو هێزی بارزان لەگەڵ خۆی هێنابوو پاشان ئەو خۆی ڕۆی لە من جیابەوە ئەوان منیان ڕفان بەڵام من تێک نەچۆم دەمزانی هیچ نییە بەو شەوە منیان لە ژوورێک داخ ژوورێکی ئیداری نامبردمە زیندان بە تەمای ئەوەی فرسەتێک هەڵکەوی ئیتر بێسەر و شوێنم بکەن هەفتی بەیانی ئەوە هەموو خۆیان دەزانن بارزان قەساب دەزانی هێرشەڕەش دەزانی ئەفسەرێکی CIA ئەمریکی لە هەولێر هاتە شوێنەکە هات سەیری شوێنەکەی منی کرد و ڕۆی پاش ئەوە جەماعەتی پاراستن هەموو ڕووخان کەوتن هاتن دەستیان بە ماستاوکردن کرد بە پاڕانەوە کرد ئەمە هەڵەیەکمان کردێت چی بکەین لە پاش ئەوە من ترسم نەمازانیم دەرسم لێرەوە ئەو جامۆزوعەکە دەست پێ دەکا منیان نەبەردە زیندان نیان دەتوانی من بوومە شاید لەسەر هەم تاوانەکانیان چیان دەکرد من دەمدیت چۆن ئێواران مەسەلەن ژن و خوشک و کەسوکاری زنانیەکانیان دەهێنا بە ناوی ئەوەی سەدانیان بکەن دەیانبرد لە زیندان لەوێ دەستدرێژی شتێکیان دەکردنە سەری بە گریان و لە خۆداوان و قوربەسەر و دەهاتنە دەرەوە دەیان زیڕاند ئاسایشەکان بە منیان دەگۆ پاردەیان گۆەوە دەستدرێژەکان دەکرد سەری ئەوجا بۆ باس دەکەم ئەو مەسەلە زۆربەی هەرە زۆری دان پێدانانەکان ئەوانەی حکم دەدران لە ڕێگای ئەشکەنجەدان لە ڕێگای دەستدرێژی شێکشی بوو بۆ سەر ژن و خوشک و داشیان و بەسەر خۆشیان بۆ سەر پیاوەکان ئەوجا بۆیە ئەمن لەگەڵ ڕێس و ئیحترامم بۆ زیندانیانی بادینان خوشک و ژنی ئەوان خوشکی منن بەڵام دڵنیابن هەر هەموودان پێدانانەکان لە ڕێگای هەڕەشەی دەستدرێژی شێکشی بووە ئەوە کە یەکیان زۆر ئازایە کە شێروانی کە فەخری پێوە دەکەم بە ئازایانە چوە ناو چاوی دادوەرگوتی ئەوە مەسەلەکەیە ئەو ڕاز دەکات لە هەمیان هینترە ئازاتر بوو قسەکەی کرد خۆی ئەوە واقعەکەیە ئەو دان پیادەنانانە هیچی وە نییە هەمووی لە ڕێگای هەڕەشەی شێکشی و ئەشکەنجەدان و چی خراپە هەیە لەگەڵیان کردن بۆی دان پێدانکرایە بەڵێ بەڵێ خۆ کاک شێروان دەبێت لە محکەمە گوت دادوەرە هەڕەشە هەردوو ئازایە خێزانیە لە مکری دوو جارێک دادوەری بەڵێ ئازا و مەردە بەڵێ کاک دکتۆر جەنابەت وەک ڕاوێژکارێکی یاسایی لە ڤیانە و مامۆستای زانکۆی لە ڤیانە ئەو لە ڕووی یاساییەوە ئەو محکەمەی دوێنێ چوو دەبینی چی بە ئەو محکەمەیە زانە شتانداتی نێودوڵەتی هەیە پێوەری نێودوڵەتی هەیە بۆ دادگایکردنی دادپەروەرانە لە هەر سێ قۆناغ لە قۆناغی تۆمارکردنی داوا و ئاگادارکردنەوە و دەستگیرکردن ئەگە دەستگیرکردنی تیابی تەوقیف دەست بەسەرکردن قۆناغی لێکۆڵینەوە و قۆناغی دادگایکردن لە ئەو دادگایکردنانەی سیاسی هەرێمی کوردستان هەر سێ قۆناغی بە گوێرەی پێوەری نێودەوڵەتی 0/0 ئەوانە نەگیراون فڕێنراون هەر هەمیان فڕێنراون لە ماڵ فڕێنراون لە شوێنی تر فڕێنراون لە لێکۆڵینەوە قۆناغی لێکۆڵینەوە ڕێگایان پێنەدراوە پارێزەر ئامادە بێت کەچی بە گوێرەی یاسای هەرێمی کوردستان دەبووای پارێزەر ئامادەبی لە ڕێگای ئەشکەنجە و هەڕەشە لەسەر خێزانیان و دایک و خوشتیان پێدەنیان لێوەگرتوون دادگایکردنەکەش دادگای سڵح حزبیە ئەو دادوەرانە هەر هەمیان موچە خۆری حزبینە سەر بە دەستگا مخابراتەکانن من خۆم شایدم کە چۆنە بۆ نمونە چۆن منیان دادگایی کرد من دەمزانی هیچیان پێ ناکرێت بەڵام حاکم ئیسماعیل دادوەری ئاسایش بوو ئەو نەیدەزانی کەوا شتەکە هینە هیچی پێ ناکرێت وای دەزانین ڕاستیە منیش بێکەسم منیان بەیانیەکی هەشتی بەیانی بە منیان لەگۆ دادگایکردنە بارزان قەساب هات کە هینە سەرۆکی بەشی حرەکاتی پاراستنە وتی کاکە دکتۆر تو ئازاد کرای سەرۆک بارزانی تازە نامەی بۆ ئێمە ناردیە با بڕۆینە لای دادوەر بەس ئەوەندە تەوقیعی بکە ئەمن لەگەڵیان چووم لەوێ دەبینم چێ حاکم ئیسماعیل دانیشتووە چەند کەسێکی تر دانیشتوم پیرەژنێکی قۆتر دانیش بوو گوتی من داواکاری گشتیم دووسێ کەسی تر دانیش بوو کوڕێکی حاکم ئیسماعیلیش دانیش بوو دەبینم دەستیان بە هین کرد حاکم ئیسماعیل گوتی تۆ هین کردووە بوختانت بە مەسعود بارزانی و پیرۆز ئەحمەد کردووە گوتی جاسوسی ڕووسین جگە لەوەش کابرایش کە لێوە دانیش بوو گوتی من پارێزەری مەسعود بارزانی تۆ گوتیت مەسعود بارزانی گەوادە پاش 5 دقه
حاکم ئیسماعیل نامەکی بۆ هات نامەک کابرای هات نامەکی بۆ هینە نامەکەی کردەوە حاکم ئیسماعیل تێکشو ئەمن حاکم ئیسماعیلم دەناسی پێشتر مامۆستای زانکۆ بووم لە هەولێر لە بەشی یاسا دەهاتە لام سەیدی منی کرد گوتی بۆ تووشی ئەو مشکلات کردم بۆ هاتیتەوە ئەوە دیاربوو نامەکەی فڕێدا لەسەر مێزەکە پاش 5 دقا دەستی بەهین کرد گوتی ئەوە 30 ساڵ حکومم دای بڕۆ بۆ ئەو تووشی ئەو مشکلات کردن لەو نامەسای خۆشە هاتیتەوە ئەوە حکومەکەی من بوو کە چوومەوە تەبعاً هیچیان پێ نەدەکرا پاش دوو ڕۆژ ئەمن بارزان قەساب هات گوتی لێمان ببوورە ئەوە هین ئێمە نییە بەڕاستی بەدەست ئێمە نیە تم بردە ئەوێ ئەم وایە پێوتم چی دەتەوێ بکە حەز دەکەی وەرە بڕۆ دەرێ بۆ خۆت پیاسە بکە گوتم باشە چوومە ناو بازاڕی هەولێر 30 ساڵ حکم درایمە ئاساییشەکەم بە مەدەنی لەگەر لەگەیەک دەمانچە پیاسەم کردە ناو هەولێر چەند دیتیە حاکم ئیسماعیلم دیتیە گوتم کاک حاکم چۆنی واقعی وڕما نەینات گوتم ئەی من دەناسی چێمە دوای ئەوە منی ناسیەوە بەسیر کە ئەو مەهزەلەیە منی 30 ساڵ حکم داوە من 2 ڕۆژ پاشتر لە بازار دەیبینم شەڕی پێ دەفرۆشم دوای تەلەفۆنی بۆ پاراستن کردێ بۆ ئاسایش دەرێ ئەو کابرایە چییە هەڕەشەم لێ دەکات لە بازارە ئێوە 30 ساڵ حکم داوە ئەوە مەهزەلەی حکم و دادوەری کوردستانە کاچی من کەست نەبی 20 ساڵ لە ژۆرت دەکەن خەڵکیان لە ژۆرێک کردووە بەبێ هیچ بەڵگەیەک 20 ساڵ موعەبەد ئێستاش لە ژوورەوەیە ئەوەی بێکەسە ئەوە مەهزەلەیە کاکە بەڵێ دکتۆر پرسیارێکا دیت بێنەدا ئەو دادگەیکردنەوەوان دوی هاتێکردنەوە ئەو بڕیار سەرداری طبعاً هێشتا تەمیزێ دوو وەکی ڕاستە ڕاستێک یان تە تەجروبەکەی ئەوروپا تا گەلک سکالا و تشتێک سەر بەرپرسێت پارتیکین و کەسێت بنە ماڵە بارزانî ئایا ئەم شێن کەی سێڤان ببینە مەحکەمەکە ئەوروپی یان ئەم نەشێن ڕێیا قانونی بە ئەم شێن یان ئەم نەشێن محکەمەکە ناخۆی بەڵام شێوازی گرتنەکە و لێکۆڵینەوەکە بە ئەشکەنجەدان بووە ئەوە تاوانێکی نێودەوڵەتی لە هەرە تاوانە گەورەکانە ئەشکەنجەدان و هەڕەشەکردن بەردەستدرێژی شەکسی بۆ سەر خەزانەکانی ئەوە دەتوانین لە هەر وڵاتێک بیکەیت لە هەر وڵاتێک کە پێدەرن یونیڤەرسەل جورسدیکشن یعنی ئیختیساس نێودەوڵەتی هەیە دەتوانین لە نەمسا بیکەین لە ئەڵمانیا بیکەین لە بەڵجیکا لە هەر شوێنێک بیکەین ئەوەیان زۆر گرنگە زۆر گرنگە ئەوەی تر بڕیارەکەی دادگا بە خۆی ئەو کاتە کە ئەنەما نەل ئەنڤۆید یعنی سفر لەسەر سفرە چونکە قۆناغی لێکۆڵینەوە قۆناغی گرتن قۆناغی بیدایی تاوانێک بۆ دژی نێودەوڵەتی ئەوە دەتوانین بکەیت دکتۆر یان لە پێشچاک ئەو هەموو خەڵکێکی ئێستا سەیرت دەکات ئەتوو وەک خۆت وەک شەخص ئامادەی ئەو کەیسە بژوڵی لە لەمسەیان ئامادەنی یان ئەیکەی یان نایکەی من هەل نەکرد لە نەمسا لە هەر وڵاتێک کە ئیختیساسی دانی بە یونیڤەرسەل جورسدیکشن نابی دەیکەم و پێشتر تا ئێستا 30 داواشم تۆمار کردووە خەڵک سزادراوە نەکە لەسەر پارتی دەبێمەوە ڕاستکەمەوە لەسەر مەسوولەکانی یەکێتیش ئەوەتە لە نەمسا 12یان سزادران نەکرد ئەوان من کاتی خۆی کە ئێستا خۆپیشاندەرەکان کوژران لە سلێمانی من هەردوو سەرۆکی هاوسەرۆکی یەکێتی ماگەدار کردەوە کە داوان ئەستۆمار دەکەم لە بەریتانیا چونکە هیدن ناسنامەی بەریتانیان هەیە جا لێرەش ئەمە چی دەتوانین چی بکەین شێ مەسئولە لەوە دەسەڵاتی جێبەجێکردن لە گرتنیان ئەوە چێە مەسئول بارزانیە نەچیروان بارزانیە ئەمە دەتوانین وەزیری ناوخۆیە دەتوانین داوا لەسەر ئەوان تۆمار بکەین بە تۆمەتی ئەشکەنجەدان واتە پێشەلکردنی قورسی یاسا نێودەوڵەتی ئەوە دەتوانین بکەین بەڵێ ئەی زرار هەرکی کە حاکمی دوێنێ بوو ئەو حاکمە زرار هەرکی ئەتوو لە ڕێی یاساییەوە چی دەتوانی بکەی بەرامبەر ئەم کەسە لە چارچێوەی عێراقدا لە چارچێوەی ئەوروپادا ئەم کابرایە حاکمە سوێندی خواردووە دوێنێ خەڵک هەبووە ئەوانەی لە محکەمە کراون پێیان وتووە ئەمە دەنگی ئێمە نییە ئەوی وتی قەیناکە دوای بڕیاردان گوێ لێ دەگرین دوای بڕیاردان گوێ لە دەنگ دەگری حاکم یعنی ئەمە چ حاکمێکە یعنی ئەم قەزیەی زرار هەرکیە کە کەسێکی پاراستنە و کردیانە بە حاکم و بە فیتی مەسئول بارزانی ئیش دەکە چی دەڵێ بووە و جا پێت برێم ئەمن بڕیارەکانی حاکم چۆن دەرچی لە قەزایە سیاسی لە قەزایەتر جێە ئەوانە پێشتر بڕیارەکە دەدرێ پێیان ڕدەگەێنرێ ئەوانە تەنها ڕای دەگەێنن یعنی ئەو بڕیارە پێشتر لە سەرکردایەتی حزب دەرچووە بە تایبەتی لە چێ دەرچی لە سەرۆکی پارتی لە مەسعود بارزانی دەرچی لە سەرۆکی حکومەت لە سەرۆکی هەرێمی ئێستا دەردەچی
ئەوانە تەنها بڕیارەکە ڕادەگەن هیچیان لەدەست نییە بەڵام ئەوەی دەتوانرێت بکرێ لە دەرەوە ئەگەر بێت و ئەو دادوەرە لە شوێنێک دیار بیکەوە سەردانێکی ئەوروپا دەکات دەتوانین یەکسەر داوای لەسەر تۆمار بکەین بە تۆمەتی هاوبەشبوون لە تاوانێکی نێودەوڵەتی کە ئەشکەنجەدانە چونکە ئەو چی کردیە ئاسانکاری کردیە بۆ ئەشکەنجەدانە ئەو شێروان شێروان پێی بوو گوتی کاکە ئەوە هەڕەشەی واکرایە لەگەڵ ئەوەشە ئینی کرد چاپۆشی لێ کرد ئەوە دەتوانین بکەین بەرامبەر یعنی ئێمە دەتوانین لێرە یاسایی بەڕێگە یاسا سکالە لەسەر زرار هەرکی بکەین کە بەشێکە لەو تاوانە دەتوانین هەردەمەک پێی خستە وڵاتێک لەوانەیە کە سەروەری یاسا هەیە بۆ نمونە یەکێتی ئەوروپا یان ئەمریکا ئێمە یان بەریتانیا یەکێتی ئەوروپا نیە دەتوانین داوای لەسەر تۆمارکەین بە تۆمەتی ئاسانکاری بۆ ئەشکەنجەدان کەوا تاوانێکی قورسی نێودەوڵەتیە ئەوە دەتوانین بکەین بەڵێ دەست خۆش دکتۆر کەمال طبعا هەر دادوەرەکە نەبوو کە ڕۆڵێکی زۆر خراپی هێنا بەڵکو داواکاری گشتی وەک پۆلیسێک و ئاسایشە قسەیان دەکرد وەک کەسانێک هەر ئەوە بوو گوێن نەدەن گوێنیان مابوو نەداوە هەموو شتێکی ئەوە و بە تایبەتی کەسێکە ژنێکە ناوی ناسک بەرزنجی داواکاری گشتی جێگری داواکاری گشتیە و هەروەها هەریڤان مستەفا زەنگەنەکە کوڕە بەعسیەک بوو باوکیشی بەعسی بوو ئەمانە وەک دەستگای پاراستن قسەیان دەکرد و نوێنەری پاراستنیش لە محکەمە بوو هەڕەشەی لە پارێزەرەکانی کردووە هەڕەشەی کرد لەناو محکەمە و حاکم بێدەنگ بووە ئەم کەسانە ئایا دەتوانین هەریڤان مستەفا و ناسک بەرزنجی هەمان شت سکاڵا لەسەر توماکەین یان نا هەمان حیسابی ئەو دادوەرەیان بە ناو دادوەرەیان بۆ دەکرێت بەڵێ هەردەمەک بێنە دەرەوە هەمووی دەبێتە موساهیم کۆنتریبیوتە ئاسانکاریان بۆ ئەشکەنجەدان کردووە چونکە ئەگەر ئەو کەسەی ئەشکەنجە دەدات دڵنیا نەبێت لەوەی لە دادگا ئاسانکاریەکەی بۆ دەکرێت ئەو ئەشکەنجە نادات ئەوانە نەدەبایە قبولیکەن نەدەبایە ئەو دەرئەنجامە دامپێدانە قبولکەن کەواتە بوونە چی بوونە شەریک بوونە هاوبەش لە ئەشکەنجەدان هەر یەک لەوانە پێ لە یەکێتی ئەوروپا بنێ لە بەریتانیا بنێ لە ئەمریکا بنێ دەتوانین داوای لەسەر تۆمارکەین بە تۆمەتی هاوبەش بوون لە تاوانی ئەشکەنجەدان کەوا تاوانێکی قورسی نێودەوڵەتیە بەڵێ دەتوانین باشە دکتۆر یعنی ئەگەر ئەوان بێنە ئێرە وەک سەفەر و سیاحەت ئێمە دەتوانین سکاڵان سەر تومار بکەین پێش وەخت ئێمە سکاڵا تومار دەکەین دەتوانین پێشتریش بەڵام لەوانەیە داواکاری گشتی لێرە بڵێ تا ئێستا لێرە نین بۆیە باشتر ئەگە چاوەڕوان بکەین بە هەر شێوەیەک بی ئەوانە پێ لە وڵاتانە بنێن دەبی یەکسەر داوای لە تۆمارکەین دە نەکەر ئەوانەوە بۆ مەسرور بارزانی ژوایە بۆ مەسعود بارزانی ژوایە بۆ نێچیروان بارزانی ژوایە باشە بۆ نمونە بڵێن سەرۆکی داواکاری گشتی کە ناوی ئازاد حەسەن ئەحمەدە ئەگەر بەیانی بڵێن هاتە سوێد بوو گەشت و گوزارێک دەتوانین ئێمە لە ئەڵمانیا لە نەفسە سکاڵی لەسەر تومار بکەین و بڵێن ئەوە لە سوێدە ئێستا باڵێ دەتوانین هەر لە چونکە هینەکەیە سیستەمێکیان هەیە لە یەکێتی ئەوروپا دەتوانی داوا لە هەر وڵاتێک تۆمارکەی بەرامبەر کەسێک لە وڵاتی تربی بەڵێ ئەگەر ئاشکرا بوو زانیمان هەر یەک لەوانە لە هەر وڵاتێکی ئەوروپین دەتوانین لە نامسا لە ئەڵمانیا لە هەر وڵاتێکی تر لە یەکێتی ئەوروپا هەتا یەکێتی ئەوروپا نەبی ئەمریکا و بەریتانیا دانی داوا تۆمارکەین بەڵێ باشە دکتۆر خاڵێکی تر ئەو قونسڵیانەی کە لە هەولێر هەنا یعنی هەم ئەو وڵاتانەی ئەوروپا حتمما ئەوان ڤیزا لەو ڕێگایە وەردەگرن ئایا ناتوانین هیچ نامەیەکیان بوو بنێرین هیچ شتێکیان بوو بنێرین کە ئەمانە بەشدارن جەریمەیەکدا بەشدارن لە تاوانکردنی کەسانێکدا بێگوناح بوونە ئەگەر ئەوانە داوای میزایان کرد ئێمە یعنی ببنە ڕێگر یا شتێک ناتوانین ئەو ئیجراتەکە ئەوە بە زیانی خۆمانە ئێمە دەمانێت ئەوانە ڤیزە وەگرن بێنە یەک لە وڵاتانە تاکو بتوانین کارێکیان دژ بکەین لەبەر ئەوە ئەگەر قەیدناکە بابێن بەڵام ئەوە گرنگە ئێمە ئاگادار بین کەی ئەوانە دێنە یەک لە وڵاتانە چونکە هەرچی بێ هەر ڕێیان بێرە دەکەوی دەگەنە دەرێ ئیتر چێ وەزیر ناوخۆبی چی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بی چێ سەرۆکی هەرێم بی چێ سەرۆکی پارتیش بی چونکە ئەو بەشدارە لەو هینە ئێمە دەبێت چاوەڕوان یەک لەوانە بێنە دەرەوە بەڵێ باشە دکتۆر کەمال ئەتوو 30 ساڵ حکوم درابووی ئەو نامەیەت هەیە کە بریاری محکەمە کە تو حکم درایی و بریاری ئیفراج یعنی ئازاد بوو ناوکەت ئەو بریارەت هەیە و بەنووسییان هەر شتێک بەدەم لا
سەرەتاوە تا کۆتایی هیچ شتێکی نووسراو نەبوو هەموو شەفەهی بوو هەمووی بە تەلەفۆن و بە شەفەهی بوو نەیان دەوێرە یەک شت بنووسن نەکو ببتە ئیسپات لەسەریان هیچی نەبوو ئەستەن یەک وەرەقەش نییە تا ئێستەنە لە دادگا نەهین کە من چۆن دادگایی کرامەیان لۆکۆڕینەوە بکرێ لێکۆڵینەوەشم لەگەنە هیچ نەبووە هەمووی بە تەلەفۆن دەکرا لۆ مەسیف دەکرا تەلەفۆن دەهات چ بکەین چ نەکەین لا هیچ نەوەرەقە هەیە نەکیتاب هەیە نەبڕیارێ هیچ نییە ئەی حاکم چۆن بریاریدا هەر بە توی 30 ساڵ حکمی یان چییە باڵێ باڵێ ئەمن کە لەوێ بووم نارم کەسێک هاتە ژوورەوە خوارزای نەوزەت هادیە نەوزەت هادی کاتی خۆی پارێزگار بوو محافظ بوو نامەیەکی بۆ هینا دیارە ئەو نامەیە نووسرا بوو 30 ساڵ حکمی بدا حاکم ئیسماعیل کە کردیەوە چوو کە من دەناسی خەڵکی هەولێرە کە کردیەوە تێکچوو گوتی کاکە بۆ هاتیەوە تووشی ئەو مشکلت کردم لە نۆمسایە خۆشە ئیتر ئەوەکەی فرێدا وەکو فرێدا هەر مێزەکە سەیری منی کرد گوتی ئەوە من دەبڕەوە 30 ساڵ حکمەکە تا من ئەوەندە هەر ئەوەندە بوو زیاتر هیچ نییە بە نامەکەی بۆ هاتبوو لە نامەکە نووسرا بۆ حکمەکەتە ئەو نامەکەش کەی هات کەسێک هینە ناوی یونوسە خوارزای نەوزەت هادیە هەر ئەوەندە بووتەوە ئەوە هەموو حکم و دادگایکردنەکە بوو يعني محكمة عشائري بها يعني اوان هروالي دخل يعني محكمة نبونا لجورة شيء اساي دانش بون اولي هاد سايشان بو من هنا قوتيان هيج نيد باكا كنامك هاد حاكم اسماعيل تكشو كركي حاكم اسماعيلي كركش لقي خو هنا بوكو سيران وبيكنيك هنا يبوي بكركي قوتي بزانه توشي تشي بوي ما الله هنا او نما ابو بقري لسري خوي بدا امريان فيك ناميان بونارد هذا وندبو او درجاي كتنكبو بله باشا دكتور اما سپاس دەکەین هیوادارین کەسانی وەکتو زۆر بن و بتوانن لەسەر ئەم کەیسە کە بەرامبەر چالاکەوانانی بادینان کراوە بتوانین لە ئەوروپا ئیشی یاسایی بەرامبەریان بکەین دەستخۆشی تێ دەکەین دکتۆر هەروە بە بینەران دەڵێم هەر کەسێک بیاوێ یارمەتی کات دکتۆر بدە یا زانیاری بدەێت لەسەر ئەم کەسانە لە ڕێگای فێسبووکەکەیەوە لە ڕێگای مەسنجەرەوە لە ڕێگای تەلەفۆنەکانیەوە دەتوانێت پەیوەندی پێ بکە و یارمەتی دکتۆر بەڕاستی ئیشەکانی تو لە بەرچاوم دەزانین ئەتو لە نەمسا و لە ئەوروپا بووە کەسێک کە چاودێری ئەوان دەکەی لە بچووک و گەورەوە و شتی باشت بەدەستێنەوە دەستخۆشی تێ دەکەین هیچ قسەیەکی ئەخیرتە دکتۆر پێمان بڵێ من داوا لە هەم بەڕێزان دەکەم هەر کاتێک زانیتان یەک لەوانە ئیتر مەسعود بارزانی نێچیروان بارزانی مەسعود بارزانی وەزیری ناوخۆ یەک لەوانەی ئەندامی داواکاری گشتی لەو دادوەرانە ویزەی وەگرت هاتە وڵاتێکی ئەوروپی تکایە ئاگادارم کەنەوە تاکو یەکسەر داوایان بە تۆمەتی ئاسانکاری بۆ ئەشکەنجەدان لەسەر تۆمارکە زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنت دەستخۆشی تێ دەکەین زۆر سپاس دەکەین ئەربژی دکتۆر مێمانە تێژا مێمانت بەرز بینەرتمە دێنابڕێکە کورت یا کورتمەگرین و دێبەگەری لە هەوا دووبارە سپاس سلاوەڕێ ساوەرە تێژە دووبارەم هەوا ئاگادار بکەین لایفێمە ئەف شەڤەر سێ جای بەکریە تەفدا پرێز یوتیوبێ و الپیج تەفدا پرێز الفێسبوک ئەکاونتێمەکی ئامەدی سێ جا هەمان دەمدا بەکریە بەردەوامە ئەف شەڤەر سەر زیندانیکردنیا چالاکبارên دەبەرا بەهدینا و ئەو دادگەییە هاتیەکردنێ دیهی و پێر الهەولێرێ و چەندا یاسایی بوو چەندا نەیە یاسایی بوو و ئەو تۆمەتێتوان دەڕاینە پاڵڤانی چالاکبانە چه ئەسڵ و ئەساس بینەبینە و ئەو بریارە مەسعود بارزانی بەری چەند ڕۆژێکە دای و ئەبە جاسووس و خائین و سیخۆرن
هميت بنما بون وهدير بوش راستيه وبما ديار بكم جاسوس خايبون أبدأ كا عندما برلمان العراقي دكتور غالب ديوارجرين وقت بجداري في برنامج دا كده بوچونت في چمن سر في بدادگاه أبدأ شوي دكتور غالب بخير بيت ألو دكتور بخير بيت بخير بيت سلامات بيت أستاذ أنا كاتب سرچام دكتور غالب بخير بيت استر لايفين دكتور اتوش كم خلقي كل سبب زان دوينه او مهزلي هولير تبيني او محكمه له هولير بوا بوشوره كانت شي دكتور غالب بس او بابتها والله كاكم كي اسلامي بو بريتو بو بينرانو بيسراني خوشوي براستي اويك جونيكرا او كوتا بزمان ودرال تابوتي دادوري هريمي كردستان وكوتا بزمان ودرال تابوتي ديمقراسي وآزادي لهريمي كردستان اما چندی ساڵە باس لەوە دەکەین کە هەرێمی کوردستان قوارەیەکی خێڵەکیە و ئەو قوارە خێڵ لە ناوی حکوم دەکات بنەماڵە لە ناوی حکوم دەکات هەموویان مۆزەفی بەردەستی مەسرور بارزانی و ئەو حاکمەی کە حکومی داوە یەکێکە لە مۆزەفەکانی بەردەستی مەسرور بارزانی ئەجا پێیان ئەوەیە بەڕاستی ڕۆژێک دێت ئەم دەڕوخێت و ئەم بنەماڵیش لەگەڵیا دەڕوخێن و ئەو حاکمانە ڕۆژی خۆیان دێت هەموویان ناویان تەزبیتە لامان هەموو کورد ئەو حاکمانە ئەناسێت ئەوانە وعاظ السەڵاتینن لە هەرێمی کوردستان و چیتر ئەمانە ئەبێ بەرزباران بکرێن خۆش لەوەیە کە لە تەلەڤیزیۆنەکان دەڵێن بنەماڵی بەرزانی و حاکمەکان ئەبێ بەرزباران بکرێن ئەمڕۆ دەیان تەلەفۆنمان بۆهاتوە لەلایەن کۆیلەکانی بنەماڵەوە دەڵێن ئێوە دەڵێن بەرزباران بکرێن بەڵێ جارێک دووبارەیەک بکەینەوە حاکمەکانی بەردەستی مەسرور بارزانی بەرزباران دەبێ بکرێن و ئەو دادوەر و ئەوانەی کە بوون بە دارەدەستی بنەماڵە و هەر ڕۆژێک و بە قسەی ئەوان ئەجوولێنەوە بڵێن ماست ڕەشە ئەڵێن ڕەشە ئەوانە حاکم نین بەڵکو ئەوانە بەکرێگیراون ئەوانە قەڵەمفرۆشن ئەوانە بوونەتە هۆکاری ئەوەی کە ئەم هەرێمە ئاوا لێدە من بۆم دەرکەوتووە هەرێمی کوردستان چی بەسەر هاتبێت پشتی شێر بەر حاکمەکانەکرێت چونکە حاکمەکان ئەگەر زەلیل نەبن ئەگەر خۆیان بە یەک تۆز کەرامەتیان هەبێت ئەم هەرێمیان ئەگەیانە ئەو ئاستەی کە ئێستا تێدایە لەبەر ئەوە هەر حکومێک درابێت بێبەڵگە بووە و برادرانەی ئێمە هەمووی کەسی ئازا و بوێرن و کەسیان نەپیاوی ئەوەن نەتاقەتی ئەویان هەیە جاسوس وڵاتان بکەن ئەوەی جاسوسە و دەبێ بە محکەمە بکرێت بنەماڵەی بەرزانیە مەسرور بارزانیە نێچیروان بەرزانیە مەسعود بارزانیە ئەمانە جاسوسیان کردە بەڕاستی ئەمانە وڵاتیان نەهێڵاوە تا خەڵک جاسوسی بۆ بکە لە هەر کوێ دەستێک ئەبەی دەستی ئەمانی تێدا بووە باشە دکتۆر غالب عواد بندر كاتي خوي حاكمي محكمة ثورة بولا لعراق كاتي صدام حسين وبيني من لدادقا شون أجريا إيوه وقت بسيارة كبيرة إيوه وقت برلمانتاري كردي راس نقينا جروبي بازدلا بغا هيج هولك يا سايتان يان هيج شتيكتان هيا بو أم محكمة إسالة كردستان كراوا كبيكا لبغا كمحكمة فيدرالي بي يان لبرلمان بي يان لدامو دزقاي تربي إيوه هيج بروجي إكتر بالي بڵێ ئێمە هەر لە یەکەم ڕۆژەوە لەگەڵ جنابتە تەنسیقمان هەبوو و ئیشێکی زۆرمان کرد لەسەر گیراوەکان ئەم پەلەپەلەکردنی ئەوانە بۆ حکومدانیان و بە 6 ساڵ حکومدانیان بۆ ئەوە بوو کە زوو کەیسەکە داخن بەڵام ئەم کەیسە داخراو نییە بۆ ئەوەی حەزەکەم ئەم پەیامە بگاتە بنەماڵی بەرزانی ئەم کەیسە بەکراوەیە هێڵینەوە و لە هەموو بابەتەکانمان و لە هەموو چاوپێکەوتنەکانمان لەگەڵ سەفارەتەکان لەگەڵ لەگەڵ مەسئولەکانی عێراقدا ئەمە نقطەیەکی ڕەشە و باس ئەکرێ لەسەر بنەماڵی بەرزانی و لە ئەمریکا و لە سەفارەتی ئەمریکا و برادرمان هەیە ئەم کارسەکەوت لە ئەمریکایە کارێکی زۆر باشی کردووە و ناوی هەموویانمان خۆی 26 کەسن بەناو بەعمر بە ڕۆژی گرتنی
هەمووی نردووە مافی مرۆڤ لە عێراقا بۆ نەتەوەی گفتوەکان بۆ سەفارەتەکان کردومانە بەنگلیزی بۆ سەفارەتەکان نردوومانە و چەندین جار کردووە و ئەمە یەکەم جارمانێت کردووە کە بەشێک لە محکەمەی لە محکەمەکانی عێراق کە محکەمەی فدراڵین بێنە هەرێمی کوردستان چکە بەڕاستی سیقەما حاکمانە نەماوە من پێم وانە ئەمانە گوناحە ناویان بدەی حاکم ئەمانە ناویان بدەی بە کرێگیرا و بەردەستە ئەم وشانەیان بۆ بەکاربێنی ئەمانە ئەو کەسانن کە لە ماڵی خۆیان ناوێرن دەرچن ئیزنی مەسرور بارزانی مەسعود بارزانی و یان کتێری مەسعود بارزانی وەرگرن ئەنجا دەرچن لە ماڵی خۆیان بەڵام دەبێ ئەوە بزانن ئەگەر وەکو جەناب بدوتە ئەو حاکمانە زۆرن کە لە محکەمەکانە دوایی ئەگریان بەڵام ئەمان فریای گریانەکەش ناکەون ئەوە بۆ ئەی بیزانی فریای گریانەکەش ناکەوە ئەمانە ڕۆژ یەکدێ هەموویان بەربارانەکرێ لە ناو هەولێرە چونکە هیچ نەماوە بنەماڵەی بارزانی ئێستا لە ناسکترین وەزعدایە لە خەتەرترین وەزدایە ئەگەر لە خەتەرترین وەزعە دە ساروخ بەخۆی وەنانە من جارێکی تر ئەم باڵێمە پارتی خۆی ساروخی بەخۆی وەنا بەڵێ هەمومان ئەزانی حدودی هەولێر لە 8 کیلۆمتر گەورەترە ساروخەکە 8 کیلۆمتر بخوا بڵێ لە دەرەوەی هەولێر بووە کەواتە ئەم ساروخانە لەناو هەولێر بووە ئەمە دوو قسە هەڵەگرێ یان ئەوەی خۆیان بە خۆیان ناویانە یان ئەوەیە ئەگەر خۆتان بە خۆیان بۆچی مانگانە ملیار دۆلار بۆ 100 ملیار دینار بۆ پارە بۆ جاسوسی و بۆ ئەمانەی کە لە بەسەر خەڵکەوە ئەیکە پارە سەرفەکە ئەی بۆ ئەوە نیە خەڵک پارێزێت شەرمە بۆ بنەماڵەی بارزانی کە بە سیارەیەک بێن لە ناو هەولێرا بدەن لە مەنتەقەکان کاتە ئەم بنەماڵەیەکی پاشلن نەتوانین لە ڕووی ئیدارەی هەولێر و دۆ بدەن نەتوانیان لە ڕووی ئەمنیە بیپارێزن ئەمانە ئەو کەسانە بوون کە وەکو سیروان کە ڕای کرد لە شنگال و پەنجاوێک کە منتەقەی شنگالی دادەست بە داعشەوە وەکوت و خوشک و براکانمان لە شنگال تەسلیم داعش کرد دوای ئەوە بێ شەرمانە لەسەر تەلەڤیزیۆنەکانە ئەیان وت ئێمە ڕاکردنیش دەبێ ئەوەی کە ئەبێ دوێنە محکەمە بکرا وایە سیروان بەرزانی وایە نەک شێروانی ئەوەی کە دوێنێ دۆ محکەمە بکرا وایە سیروان بەرزانی وایە لەسەر ئەوەی کە ئەندازیاری کاولکاری هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان لە 2007ەوە تا مانگی 2014 ملیارێک و 264 ملیۆن بەرمیل لەوتی دەرهێناوە خەڵکەکەی لە برسا خەریکە ئەمرێ وڵاتەکە ئەبێ ڕۆژێک بێ ئەبێ ئەو محکەمانە لەسەر نێچیروان بەرزانی بکرێ لەسەر مەسرور بارزانی بکرێ کە بکوژی یەکەمی شەهیدی قەڵەمە و شەیدەکانی تری ئەو شەیدانی کە لە هەولێر دووە کرێ ئەوەی دەبێ بدرێتە دادگا مەسعود بارزانیە کە بە ئەمری ئەو هێزێک دروست کراوە بەناو ڕۆژەوە ڕۆژ نێنەدا لە خەڵک لە خۆپشاندانەکانی دووەکە داریان بەدەستەوە بۆدانە لە هاوڵاتی دووە کە ئەم هێزە هێزێکی گیرا و بێت بۆ بنەماڵی بەرزانی هیچی تر نەبووە ئەوەی کە دەبێ بدرێ بە دادگا مەسعود بەرزانیە لەبەر ئەوە 31 قاعدەی عەسکەری تورکی لە ناو هەرێمی کوردستانە مەسروفاتەکەی لەو دەوتەی شێخان و تاوتیێ و ئەو شوێنانەیە کە ڕۆژانە قەسەکرێن و هاوڵاتیەکانیان ئەکوژێت لەبەر ئەوە ئەو دەنگانەی ئەو برادرانەمان ئەگەینە هەموو دنیا و ئەبێ ڕۆژێک بێ هەموو ئەو حاکمانە من لێر ناشارم و ئەوەندە لە ماڵی بەرزانی دوو ئەوەندە فەرتم لە حاکمەکان هەموو جارێک وام وتووە بەشێک لە حاکمەکان زۆربەی حاکمەکانی هەرێمی کوردستان جگە لە بەکرێ گیراوی هیچی تر ئەمانە جگەلەوەی کە پارێکی زۆر وەرەگە بوون بە ئەرکێک لەسەر شارمان و بوون جگەلەوەی ئەمر قەبض بۆ ئێمە دەکەن و بۆ برادرەکانمان دەکەن یەک ئەمە قەبضا بۆ مەسئولە دەنەکردووە ئەمە نەبێ کەڵکن لە عێراق ناتوان بەشێک لە عێراق وەرگرن هەر دێر بن لە عێراقەوە بڕۆ دوێنێ هەر لەو ڕۆژێک کە 6 ساڵ حکم لەسەر ئەو ئازادی خوازانە دراوە دوێنێ لە عێراق 6 ساڵ حکم لەسەر محافظی پێشووی موسڵ دراوە وەزیرمان هەیە حکم دراوە ئەندام پەرلەمانمان هەیە لەگەڵمانە 6 ساڵ حکم دراوە تۆزێک با فێر بن ئەو حاکمانە لە عێراقا لەو عێراقی کە پێڵێن کاول بووە تۆزێک با فێر بن و دەست بگرن بۆ بەرپرسانەی کە لەخوایان هەیە تەحەدا ئەکەم مدیر عامێک وەکیل وەزیرێک لە هەرێمی کوردستان لە ماوەی 28 ساڵی حکومڕانیەکی درا بێ بە دادگا ڕۆژێک حکمیان خواردووە بۆ ئەمانە فریشتە بوون ئەگەر ئەمانە فریشتە بوون ئەم کاولکاریەکی لە هەرێمی کوردستان بۆ 27 ملیار دلار قەزاری نێچیروان بەرزانی بەرپرسە لە 27 ملیار دلار و دەبێت ڕۆژێک بێ بدرێتە دادگا ئەمانە گوناحە دیفاعیان لێ بکەین
بن پێم سەیرە یعنی زۆر پێم سەیرە ئەو وەزیرانی پارتی ئەو وەزیرانەی گۆڕان و یەکێتی لە ناو ئەنجومەنی وەزیرانی ئیشیان چییە؟ ئیشیان بەس ئەوەی ئاشە دومادیلا بکەن زۆر پێم سەیرە کە دوو جێگرێنێکی بەرزانی یەکێکی مستەفای سێقادر ئەوی تر شێخ نازانم کێیە ئەم دوانە جگەلەوەی ئاشە دومادیلا بۆنێکی بەرزانی ئەکەن بوون بە پارتی هیچی تر نییە مستەفای سێقادر بووە پارتی لەناو گۆڕانە و شێخ جعفەر بووە پارتی لەناو یەکێتیە ئەمانە ئیشیان چییە دەوریان چییە بۆ قسێک ناکەن لەسەر ئەو خەڵکەی کە گیراوە بۆ نەیانە دەنگ یعنی وەزیرێک نەتوانێت دیفاع لە خەڵکا لە ناو ئەنجومەنی وەزیرانی تر ئیشی چییە ئیشەوەی کارە بۆ خۆی کۆکاتەوە ئیشەوەی خەریکی ئیتیفاقاتی ژێر بەژێرە بێ کە ئەم حکوومەتە جگە لە چەتەیی هیچی تر نەبووە کاگمەکی ئەوە دەبێت بە هەمومانەوە بەدبارانیان بکەین بە هەمومانەوە دەریان بکەین وەتکام وایە چیتر خەڵک قبول نەکات لەمانە وەتکام وایە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمویان بە یەک دەنگ دیفاع لەو برادرانە بکەن چکۆ ئەوانە ئێمە قەرزاریانی ئێمە بەخنا قەرزاری ئەو برادرانەی چکە ئەوان خوێنی خۆیانیان کردوتە قوربانی لە پێناوی ئەم خەڵکە ئازا و بوێرانەی مەفەقەکانی تر بە سلێمانیشەوە لەبەرەوە ئەوان لە شوێنێکا دیفاع لە ئێمە ئەکەن کە بە ئاسانی دیفاع ناکرێت کە بە ئاسانی ناتوانرێ قسە بکرێت ئەوان بەرامبەر بە زاڵمیێک وەستاون کە فرعونێکە بۆ خۆی کە تۆپ و تیاری تورکی لە پشتێتی کە مدەڕعاتی تورکی لە پشتێتی کە ئەگەر تورکیا بەکەوتینەیە بێتە پیاوی ئێران ئەگەر ئێران بەکەوتینەیە حەجی شعبی ئێرە ئەوە کێ بوو لەگەڵ حەجی شعبیە لەگەڵ مەسئولی حەجی شعبیە دانیشەوە مەسعود بارزانی نەبوو ئەوە کێ بوو کە مەنتەقەکان لەگەڵ ئەتیفاقەکە ئەوە هوشیار دێباری نییە چووە بۆ لای حەجی شعبی و کێ وەرە بە یەکەوە دانیشە باتە حالت بێ دروست بکەین ئەگەر جاشە بێ ئەوانە جاشن خۆ خەڵکی تر جاش نییە من پێم سەیرە سیفێتی ئالی کردووە تۆپ و تەیارەی ئاگەکان ئەگرێت کەچی کۆیلەکان بە ئێمە ئەڵەنجار کاتە ئەگەر جاش هەبێ بە تەسەلسول جاش هەبێ یەکەم نەفەر مەسعود بارزانییە دووە مەسعود بارزانییە خۆ ئێمە نین کاگمەکی نییە کە کەسی تر نییە کە دیفاع لە دەنگە ئازاکانە دکتۆر پرسیار خوددا دوو جار هاواری کردووە وتوێتی ئێوە هەرەشەی خێزانی لە متان کردووە تاکو ئاعتراف بکەم تاکو کۆدی فێسبوکەکەم بیکەمەوە یعنی هەرەشەی خێزانی لێکراوە بەڵام حاکمەکە بێدەنگ بووە ئەمە تەتەوڕێکی زۆر گەورەیە ئەمە شتەیەکە بەڕاستی لە دنیا نەبووە کەسێک لە زیندانە بێ بشتە محکەمە و بە حاکم بڵێ هەرەشەی خێزانیان لە من کردووە و حاکم بێدەنگ بێ لەسەر ئەم شتە بۆچوونت چییە؟ ئوستاد ئەوەی کە لە هەرێمی کوردستان شتێک ناوی نییە بە ناوی حاکم و محکەمەوە ئەوەی هەیە دوو منەماڵە حکومەکەن لە هەولێر و دووە پارتی و بنەماڵی بەرزانی بەدڵی خۆی حکومەکە و بەدڵی خۆی ئێستا ئەتوانەیە بڵێ فلان تیرۆریستە فلان پیاوی باشە فلان دزنیە فلان گەندەڵە ئەو حاکمە حاکم نییە گوناحە ناوی بنەی حاکم فلان ئەبێ ناوی بنەی بە کرێگیراوی فلان لەبەر ئەوە یەکێکە لە بەکرێگیراوەکانەوە خەڵک دەبێ هەمومان بیناتی ئەمە ڕۆژی خۆی لە کاتی خۆیە تەمانە بێ لەسەر ئەبێ هەمومان وەجی بناسین ناوی بناسین بۆچی لەبەر ئەوە کاتی خۆی دێ و من داواکارم ئێوەش کاگمەکی ئێمە لە عێراق ئیشیان لەسەرەکەی ئێوەش لە ئۆرپا ئیشیان لەسەر دەستمان پێ کردووە خەڵک بزانێ ئەمانە چێن با نەوێرە ڕۆژێک لە ڕۆژانی قسە بکەن چونکە ئەمە وردە ئەو مەدایەمان لیان تەس کردەوە ئیتر کەس ناوێرە دیفاع لە دز و گەندەڵ بکات دەستخۆش دکتۆر گیان دەستخۆش ئێمە بە ناوی هەموو چارەکەمانانی بەهدینان سوپاسی گروپی پازە نەبغا بەڕاستی ئێوە کارێکی باشتان کردووە پەیوەندیمان بەردەوامە ئەزانی چ کارێکی گەورەتان کردووە سوپاسی ئێوە دەکەین دەستخۆشی ئێوە دەکەین بەڕاستی ئێوە نوێنەری ڕاستەقینەی ملەتی کورد لە بەغا دهۆک 10-12 پەرلەمانی هەیە هەموویان مەسین هەلگر و بێدەنگ و وەک حاکمانەی ئێستانە هەر شەر بە ئێوە دەفروشن چونکە ئێوە داوای مافی خەڵک دەکەن ئەگەر قسەیەکی ئاخری هەیە فەرموو و سوپاس دەکەین من سپاس دەکەم کاگمەکی دەستان خۆش بێ بەڕاستی ئێمە قەرزاری ئێوەین بە هەموو ئەو کەسانە کەسە دەنگە ئازاکانی بادینان و سپاسانەکەین و ئێمە بە ئەرکی خۆمانی ئەزانین و ئێمە بەردەوامە بین و نەزانین کە پارتی حکمی ئەم برادرانی داوە کە ئێمە لەسەر قسە ناکەین مەڵکو بەردەوامە بین و سووری لەسەرەوەی کە لەژنەی تحقیقی لە پەرلەمانە دروستکرێ هەرچەند محەممەد حەلبوسی لەبەر ئەوەی کە ئەتیفاقاتی ژێر بەژێری لەگەڵ مەسعود بارزانی هەیە
زۆر محاولەکە کە نەیەڵێت و تا ئێستا نەیەڵەوە بەڵام لە گروپی 15 لەگەڵ دکتۆر یوسف و کاک ڕێبوار و کاک سەرکەوت و ئەو برادرانەی تر و کاک ئەحمەدوان هەوڵ دەدەین کە لەژنەی تەحقیقەکە هەر دروست بێ بۆی تەحقیق لەو بابەتە بکە و هیوادارین بتوانین کاری بکەین کە چیتر ئەم حاکمانە نەتوانن ببن بە دارەدەستی لایەنەکان و ترسیان لێ بینیشێ بۆی جارێکی تر ئەو شتانە ڕوونەدا. زۆر سپاس دکتۆر دەستخۆش سپاست دەکەین و بەشداریت سەرچاوم سپاس البته تمام تجاوزات برس گروپ بازل بغداد تنسیق که مازن میل هی پیوندیت باش میل هی همی وقتا یه سرخط کاری که گله که باشه کلی بو چالاکوان کردستان نه بس بو چالاکوان بلکه بو خلق کردستان براسی اون نوینت متراستقینه اون نوینت متراستقینه البغداد و اون دفاعش ما في خلق کردستان كان ام دست خوشی واقعین و او همی دوباره جارا کردی بنام اندام پارلمان چکو پراستی یک کاری که باشه پیروز کرد. حالا تیجا حالت برس چالکوانه که ما که قادر نادره پیوده که تلفنی کن ایکش و داد برای کلی اگر او پیوده آماده می کاک ویلیام تو کاک راجدر بشنوی پیوندی بو ملب دم پخش کرد ممنون هوا بین او زرار هر کی از باور کم او حاکم پیونده که گل هات کرده به زحمت بما حاضر که کاک ویلیام خونی کاکم ناوم قادر نادره لسوی تلفون دکم هنده بسیار من هبو چالاکوانشی بواری معفی مروفم يعني اگر وقت بي پیش رقه کردم يعني ايوه دوينه لناو دادگاه قصه سوي ناكن او خلق قصي كردي اوان ليون دربونا بزو خبرانه درایته ما که اوانا بازلویان کردیه که دزدریج که هر شی هنانی افرتیان خزانیان لیکردریا و اشکنزه درانه ولا جرت يعني بس ساتيان هبو باشه و چون يعني او حکمتان ده آیا مثلا هیچ بەڵگەی کە هەبووە چکۆم بەڕاستی نازام دەزانیان ئێمە ئەو شتانە لەگەر ناوەندە جیهانیەکان باز دەکەین و ئەو کەیسە لای زۆر کەس بوویتە کەیسێکی زۆر گرنگ کە ماهیەتی جەنابی شتێک لەوانە بڕیاری 6 ساڵ زیندانیکردن لەسەر گۆڕینەوەی کۆمەڵێک چات و ڕای گۆڕینەوە دەرکردیە ئەوجا دەمانەوێت تو سەرنجی خۆتمان پێ بڵێ و ئەو دەنگەش تەزدید دەکەم بۆ ینی بۆ زانیاری بەڵێ فەرموو جنابت أقصاناتي وأكبر من اتهاماتي طبعا بطني من اتهام كبيرش جنابت نظن أو أسلوبي اتهامي عن تسفيرة أو هيك بله وقت شاب أنجماني دادوري هي أنجماني تسفير أنجماني دادوري كين أوان تدرجل من نطوان تصحيح قدامك تفاصيل زيادريش جنابت أطراف كان محاميان غير موجود بنا أما وكو زانياري لبرمو كيسي ربيني ونطوان دي زانياري قدامك قراري محكمة نساوته درسوا دفعا نسخة لقرارك والبقران هم حيثيات كاني كذا ومحاميتان يجليو حاضر بنا أجان لهم تفاصيل محكمة هي هل إجراءك لمحكمة خلق بيرازيني خداينا كان بيرازيني دفعا بأسلوب شيء قانوني فعن لو ركاريات كان بقران كلمحكمة والجراء أجر بيرازيني وهم يعني حقوقي ياسائي محفوظة زنابي شد لو بيجي زناب كان نظام زناب الشيء وتشيش تبيت نبوت هي مساعدين من كي ياخذ هذا دوري كبير وكو برشاريس دوباره كما بوت هي لغل انجماني داروري اما مرزع معناها شار لوام قيب وتبيجاني تفاصيل جاتر كاكا من ها يك هولم دا دو يواخو الهنين يعني بسيارة مع راسنا كري بسيارة خو الهني بقربان خو الهني لأوروبا ام لأوروبا ناتوان بقى اوي لأوروبا سەرۆکی و هەرە بە وڵاتە باڵاکان بەو زمانەی تو قسە ناکەن چاوەکەم یعنی ئەوەی چێ باشە ئەزانم بەس ئەو یاسایە لەبەر چاوت پێت گوترایە تۆ دادوەری سوێندەشی دەستوریت خواردیە وایە نا و سوێن بە قورئان دەخۆن من دڵنیام نوێژیش دەکەی لەبەر چاوت پێت گوترایە هەوڵی هێنانی خێزانم درایە ئەشکەنجە درایمە جەنابەت چت کردیە وەکو پرسیار یعنی ئەو پرسیارە لێت دەکرێ براکەم ئەمە ئەو شتانە چکوتە تەرجمە ئینگلیزی دەکەین بەڕاستی یعنی قسەی دادوەرە پارێزەرەکانە لە بۆ مەهاتیە بەڵێ من بە کوردی قسەم کرد
بەس یەک قسەی کۆتاییم تخوا یەک قسەی کۆتاییم دەزانم قسەک پێشت ناخۆشە تۆ بەس بزانە باوکت کۆنە بەعسی بۆ چەند تەسیری لێت کردیە بڕوا بکە ئەو دۆسیە زۆر خراپتر تەسیری لێ دەکە ها یعنی وە تێمەگە ئەنگۆ بڕیارێک دەدەن قسەی کۆتایی گۆیە بەڵێ تەواو بووم بەڵێ سەرچ ئسلوبی چییە یعنی درۆم کردیە تۆ 5 گەنجت خستە زیندان کاکە 5 ئەرە وەڵا هەموو خەڵک دەدناسی هەریڤان مستەفا زەنگەنا باوکت کۆنە بەعسی بۆ مامۆستای زانکۆ بوونا ماوەیەک لە بەشی جوغرافیا ئەگە خەبەرەکەم درۆیە برێ درۆیە ئەگە درۆیە بڵێ درۆیە ئەگە درۆیە خەبەرەکە یعنی ئەو حالەیە بە قوربانە گۆ تاوانێک دەکەین بەڵێ تێناگەم کاکە وەڵی هیچم نییە بەس ئەتو 5 گەنجت خستە زیندان بە فیتی دەسەڵات بێگومان ڕوبەر ڕەخنە دەبیەوە ئێدی خۆ گەمە نییە کاچ من تۆ ماڵی 5 کەست کاول کردیە تۆ بە سنوور ئازادی سیاسی دەنگت داوە دەنگت کاکە کۆمەڵێک چات بووە چات ئەتۆ حاکمی بە قوربان ئەتۆ حاکم بووی ئەتۆ حاکم بوو لۆ چنە یعنی تەلەفۆنتان لۆ نەکرێ ئەنگۆ پێوە دەزانین کاکە وەکو ئەو خەڵکی کورە کاکانگۆ ڕوبەڕووی دادگاش دەبنەوە ئەوە باش بزانە یعنی دنیا ئەوات بەندەر هەبوو بیرتە هەزاران کەسی ئەعدام کرد دوایە بەخۆی ئەعدام کرا ئەنگۆ تێمەگەن ئیلاهەن ها بەخۆت و بە مەسرور بارزانیش کاتێکی خۆش نا ئاخر ئەگە پرسیارەکەم غەڵەتە نامەنتقیە نائینسانیە دەتوانی جواب دێ بڵێ بابە ئەو شتەوانیە بەس تۆ لەسەر چات 5 گەنج کە باش دەزانی لە من باشتر دەزانی ویجدانیە نەگە ویجدان تەبی طبعا هەمەڵە تێژاوەدیت ئەف گفتوگویا بکە قادر نادرێت گەل ئەوی ئالیبانی کردی ئالیبان مستەفا زەنگەنەکە بەعسی کوڕێ بەعسی بیە ئەبنانێ بەعسیا مەزن بی و نوکەتێت کورد پەروەرە زیندانیت کرد بریارە مەسرورە جاسوسە خاینە سیخۆر طبعا ئەسەر محکەمەی بچەک بابە محکەمە دەستەوە محکەمە جینایی بوو بسێ حاکما پێکاتی بوو ئێک زرار هەرکی دوو سەرکەوتاها خۆشناو بوو سێ ئالیبان مستەفا زەنگەنە بوو ئەف سێ حاکمە ئەف سێە عواد بەندەرێت کوردستانێ بوون عواد بەندەرێت کوردستانێ بوون وەک مەگوتی زرار هەرکی سەرۆکی محکەمە بوو سەرکەوتاها خۆشناو بوو ئالیبان مستەفا زەنگەنە بوو و داواکارێ گشتیە ئەسلی حاکم ئەحمەد بوو بەس بەرک و حاکم ئەحمەدی نەبیە وەک داواکارێ گشتی شولکەتن ئانیەندان بیە نەبیە زانی چووکو ئەف محکەمەکە شکریە و یادرەوایە ئەو بوڤڕێکرە دوبەی ئیفاد کرد داوامێ نەکەتن جێ حاکم ئەحمەدی دکتورە نازک یا اینا نازک طبعا نازک بابێ بەعسی بوو نازک دۆستا نیهاد بارزانیە هەمی کەس زانت ناپاردیدا نازک دۆستا نێزیکا نیهاد بارزانیە نیهاد بارزانی دۆستا نێزیکێ دۆستە نێزیکێ ناسیکا داواکاریا گشتی ئەس دەبێژم تو داواکارە گشتینی نازک تو لەش فروشەکە گشتی لەش فروشەکە گشتیش بەرک و دادگەهێدا هەر تشتێ خراپ وان زیندانیا هەر تشتێ خراپ بەس ما بۆ تۆ خەبەرە بێژیێ بەس تو لەش فروشی تو یەک نانێ خیانەتە مەزن بی نازک نهاد بارزانی سلاوات دەکرد نازک ئەم هەمی زانین پەیوەندیتە گەل نهاد بارزانی چەند پێزن هەی قوتابیا قوتابخانە بارزانی هەی لەش فروشا گشتی تو نەداواکاریە گشتی تو لەش فروشا گشتی هەلڤێرە وەسەڵ بێژمە حاکم زراری هەرچەندە حاکم زرار یعنی مرۆڤ هەندێک تشت ئەو معلوماتێت بۆ هاتین بریار یا بیە بریارە ئەغلبیەت حاکمەدا سێ حاکم بوون زرار و سەرکەوت و ئالیڤان زرار یا بیا تەجیل کرد محکەمێ لێ سەرکەوتەها خۆشناو و ئالیڤان مستەفا زەنگەنەش بەرک و پاراستنێت سەدێنە نەبیا تەجیل بیا بریار ئالیڤانی سەرکەتی داخوازە 15 ساڵا کردی زراری داخوازە 6 ساڵا کردی
گفتگویا که نامین خدا بریار سر 60 ساله یادای زرار هرکی سرکوتا خوشدا آریوا مصطفى هین تروی رشن هین خائن خوفروشن هین همی عواد بندرت پارتیان عواد بندر او حاکم بویه یه محکمه ثور البغداد او بصدها کس بریار اعدامش دستوی در کتی و امضا کردی دیمایی که محکمه صدامی داد که رگیلی گود ماچی که از مجبورم بجا زرار و سرکوت و آریوان صبحی نشتت محکمه گل دا کنه گیری بنا مجبور بوین نخیر هیمو پاره هود کنه ها این انسانت خوفروشن این انسانت ظالمن این همین دیش قصید حاکمینن و او ناسك گیان بابا سورانی قصد کم ناسك گیان ازانم بینت لگل نهاد بارزانی زور خوشه من حزداکم باسی منالا کانت کم بلان بینت لگل نهاد بارزانی زور خوشه و باش دزانی چی اکی بونی نهاد بارزانی بی روشت و بی اخلاقی بنام علی مسعود بارزانی زور رفیقتا زور او حجابی کتوب بسوتا درو اکی دوری لإسلام دوری لهموشتك اتو داواکاری گشتی نی اتو لش فروشکی گشتی ناسك اتو لش فروش لیره و پیب ضلب اگر افسی حاکمه ذرک شرفی هوا ذرک غیرتی هوا وقت شروانی گوتی التحقیق دا هرشا خیزادان بکلی اگر پاسپورتت خورده مبه هرشت خیزانه که اگر هوا شرف هوا نامیس هوا او بلگه داره برسینگی هوا او اعتراف داره برسینگی هوا ده همیش کب دراب داره اگر طبعا احنا بجیم زرار هرکی من رزا بو هرکی های من رزا بو خوشنوایی های زنگانه همی های عشیرت و شوله پینه از بانامد عشیرت داره سرخو اواسی حاکم اگه هوا شرف و نامیس هوا دما اقتدا برسینگی هوا بیشتن هرشا خیزانیان میکری دا اعتراف بکم آن دا پاسپورت خود هم به تویت هیته که هشبان که افتش ده که ظلم مکام ازنه بس دیاره هیت به شرفن دیاره هوا نامیس نینه دیاره هوا اخلاق نینه چند نهاد بارزانی اخلاق بید هند وانسی حاکمه اخلاق هی چند نهاد بارزانی اخلاق و شرف بین هند نازکه او دوا کارا گشتی اخلاق و شرفت هی هی براستی انسانت به اخلاقن ید به شرفن هوا غیرت سر هوا دانینه افته به چکری بو همین دراوبون همی راستی بو نبو ام دجی و دا صلاتینا او پیچ کسیت بره و بدنگه که بلنده گودی او تشتر ما بیای ما باری بیای ما فیسبوکت خدا نمیسی بصده ها پست وان پیچ کسیت بلا وکرین دجی و دا صلاته دجی خیانتا و دا صلاته دجی سی خوریا و برپرسا بیجی نعمت دهن اوروپا گشت و گزاره توید اوروپا مل بر هوا و سوز بید امسکالار سر هوا همی تمار کهین او پیچکس زندانی بین پشیمان نبینه یک نقطه اوا کری بس او دروت ها دیفا واناین چه راستی بونمون چه بنمایی بونمون کش و پشیمان نبیه زندانیت بره و همی یت حکم کرین و یت نحکم کرین کش و پشیمان نبیه همی های گوتی او تشتیمت فیسبوکت خدا بالا وکری ام تنازل جنا کن ایک حرف جی او راستی ها میا او باوری ها میا و هم تنازل جنا کن بس کوهین بهم تهمت جاسوسی بدی منن هین جاسوسن هین بین شروانی تهدید خزانی لد کن شروانی قیمه شرفه قیمه اخلاقیه به شرف و به اخلاق هینن جنت هوانا کچت مسعود بارزانی نه جنا مسعود بارزانیه جنا مسعود بارزانی به شرف و به اخلاقه هکه هوا شرف و اخلاق هوا هرشت خزانی زندانی آنت کرن بس دیاره هین به شرفن بس دیاره هوا اخلاق نینه مسعود بارزانی تو انسانه که به اخلاقی تو انسانه که به شرفی مسرور هر حرست خود در جنا خوراکه اب حاکمه به شرف نیم روبن اگر کسی که زندانی بهت برسی که حاکمی اوه سید قرآن خانی بیشته هرشت خزانی مکرین از تعذیب دایم از اشکنجه دایم تبت وجدان هوا دیگی با بس هندی دیاره هوا شرف نینه هوا کرامت نینه هوا غیرت نینه دی روژو هوا هید سوز بید
جزای هوا کمتر نمیش مسعود بارزانی و مسرور بارزانی کاو یاسا هوا خواندی کاو سید هوا خواندی نازک آلش فروش خبر ما بون نبودید بیرده همین دیش نبودید بس خبر ما بون نبودید به نازکا بحث یا کجا بحثی شریف بید نابیده پارتی شریف بید حکمت پارتی دا نابیده حاکم دیف هر با همیا فیلمتین لپاراستنه دیف هر پاراستنا چاده بجرد و همیا و یک تصویر کریم لوات سر شور هین نواب بگرن هین 5000 دی بگرن اف شورش ها بردوامن دی هوا گورین هین نامینن هین سربی حکمی نامینن ابروکا هنداف گنده دوره بری لایفه بکب نیم ساعته هنداف گنده دوره ای که بارزانی جامعه خوش میرو رسمت مسعودی و ید نشیری اینان اوسا گره بردای ویدیو بومره کری هنداف گنده دوره کو مسعود نو کایل وره رسمت وی آگرد بردایده ام نگهشتید منتاج کهین بالا بکهین بزد صبحی بالا بکهین یا گهشتید کیش درجه برای خود مسرور بارزانی گنده دوره رسمت سوژن ویدیو بومنه هاتی بری لایفی بنیف ساعته صبحی ده بالا بکهین دو تبزانی او گنده تو نجی تو نوی بارزانیا تو نوی ملکه بارزان تو نوی خورشیدیا تو نوی هی خاین خو فروش هی ملت فروش تو ملت فروشی تو جاسوسی تو سیخوری بابه نه سیخور بو مسرور بارزانی نه شروان شوانی سیخوره نه عیاز کرم سیخوره نه مرا شوان سیخوره اون شورش گیر اون سرکندت ما اون دوی ولاتی پریفا من اون دوی ولاتی آبا کن اول زندانی دا اون سرکندت ما او 26 کس زندانی دا اون سرکندت ما اول تحکم کرین اونا مرد اونا ظلام اونا کرد پرور ام بگردن و زندانی آوان و حکم کن آوان نراوستین ام دید بردوام بین ایکیش با تناسل نکدیا هر از تاکه فیسبوک تو همیا او تشتی آوان گوتی تناسل جه نکدیا بله گوتی اول دست سلاتا که فاشله بله گوتی یا خاینه یا کرد کشه یا کرد فروشه شیروان سلامت نبوده هاریوان ایاز شوان گهدار این شیرت بهدینا این سر کردت ما سوزا کتا هوا امی سوزا خود بردوام بگین و ام دید بردوام جی بین و ام نراستین جی حوالت ایشا حوالت برز دلو که هین رجال پرلمانتار کبن سوران عمر کما چاپ بکت نکام گلگیری سروان دادگاهی تاتی نکنه و زندانیا اوه تاتی نحکم کرده اگر کاک راجدر یا کاک ولیمی حاضر بید اوه چاپ بکت نجی بینید تا بینرد ببینن بوچونت کاک سوران عمری مهوان ما شوه برنامه مدا تو بخیراتی کاک سوران سرچاوا بو برنامه ما افشوه سردادگاهی کرنا چارکوان بهدینا کاک سوران بسیارا من اول ویره دفته دادگاه چه معنایی که دادگاه یعنی چه؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سوپاس کاک مەکیجان سڵاوم بۆ ئێوەی بەڕێز دادگا ئامرازێکی سەرکوتکردنە بە دەزەم ستەمکارانەوە بۆ هەر کەسێک کە بەرامبەریان بوەستی ڕەخنەیان لێ بگرێ و ستەم و نادادی ئەوان دەربخات یەکێکی ترە لەو ئامرازانەی وەکو چۆن بە پارەی حرام و دزراوی ئەم وڵاتە ئیرادەی خەڵکە کڕن وەکو چۆن میلیشیا و هێزی چەکداریان هەیە لە دەرەوەی یاسا بەکاری دێنن بۆ سەرکوتی ئازادی خوازان و خۆپیشاندەران و چالاکوانان یەکێک لە هۆکارەکانی تری سەرکوتکردن کە ئێستا بەدەستیانەوەی و بەکاری دێنن بریتیە لە دادگا
بۆ بێدەنگکردن بۆ ترساندن بۆ تۆقاندن و بۆ ڕاپێچکردنی ئەوانەی کە بربەستن لە بەردەم زوڵم و ستەمیانە بۆ نێو زیندان. باشە کاک سووران ئەتۆ خۆت هەموومان دەزانین توش جەناب دەزانی ئەو دادوەرانە کە دەبنە دادوەر یان دەبنە پارێزەر سوێندێک دەخۆن، سوێن بە قورعان دەخۆن کە خیانەت لە پیشەکان نەکەن و ڕاستگۆ بن. بەڵام دەبینین دادوەر هەیە بە ئەمری حزبی کار دەکە. بۆ ئەو دادوەرانە چیت هەیە بڵێ؟ بۆ نمونە ئەوەی دوێنێ کڕۆیدا لە هەولێر ئەو چالاکۆمانەوەی بەهادینان دادوەرێکی لێبووە، مەجموعەی دادوەری لێبووە، بەڕاستی بە شاهدی ئەو کەسانێک کە لەوێ حاضر بوونە شتەکە دوور بوو لە یاسا و دوور بوو لە پیشەی دادوەری. بۆ ئەو دادوەرانە چی دەڵێ؟ ئەو سوێندێک کە خواردیانە بە قورعان، یعنی چ بوچۆلێکێتە لەسەر ئەم شتە؟ دادوەران و ئەوانەی کە پیشەی پیرۆزیان هەیە، پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە، بە حورمەتی ئینسانەوە هەیە، بە شکۆی ئینسانەوە هەیە، هەمویان ئەو سوێندە دەخۆن. پزیشک، دادوەر و وەزیر، پەرلەمانتار، پارێزگار، هەموو ئەوانەی کە وەزیفەی گشتیان هەیە سوێن دەخۆن لە پیشەکەیانە دڵسۆز بن، بە ئەمانەتەوە کار بکەن، بە دادگەرانە مامەڵە بکەن. بەڵام بەداخەوە دەیڵێم ئەوانە نەحسابیان بۆ سوێند و قورئان کردووە و نەحسابیان بۆ ویژدان و ناخی خۆیان و پیشەکەیان کردووە، بوون بە داردەستی ئەوانەی کە ستەمکارن و ئەوانیان داناوە لە پێناو موچەیەکە کە من پێم وایە هەر کەس سوێندی پیشەیی خۆی شکاند، خیانەتی لە ناخی خۆی و لە ویژدانی خۆی و لە منداڵەکانی خۆی و لە خێزانەکەی خۆی کردووە کە بەو جۆرە پارەی حرامی سوێندی درۆی شکاوی پیشەکەیان کە پیشەی دادوەری پەیوەستە بە مەسیری ئینسانەوە. تۆ چون ویژدانە ڕێ ئەدات بە بڕیارێکی نایاساییانە کە ئەمرت پێکراوە، بۆت ئامادەکراوە لە دەستگایەکی سیخوڕی ئەمنی دەبێ ئەم کەسە تۆ وا سزای بدەیت، ئیتر نەگوێی لێ بگری، نەمافی بەرگری لە خۆکردنی هەبێ، دەبێت سزای بدەیت. چۆن ویژدانی قبوڵەکە پارەی حرامی ئەم بڕیارەی ئەبات وەیدا بە مناڵەکانی، ئەیدا بە کچەکەی، ئەیدا بە کوڕەکەی، چۆن خەوی لێ ئەکەوێکە لەوەها پیشەیەکایە. دەبێ ئەو دادوەرە ویژدانی خۆی کا بە حەکەم شەق هەڵبدا لەو پارە حرامەی لە پێناو تێکدانی ژیانی ئینسانێک و بەندکردن و تەنانەت بگاتە لە سێدارەدانی ئینسانێک بەو جۆرە پارە پیا بکە. ئەو دادوەرە بچێت بەڕێی من سوال بکات. زۆر کۆمەندانە و شەرەفمەندانەترە لەو 8 ملیۆن و 7 ملیۆنەی لە دادگاکانە بە ناوی یاسا و جێبەجێکردنی یاساوەوەری دەگرێت کە ئەمە لە دەڤەری دوهۆک لە 100% هیچ دادوەرێک نییە لە دەرەوەی قسەی ئەو دەسەڵاتە ستەمکارە بتوانێت بڕیارێکی عادیلانە بدا. کەیسمان هەبووە خەڵکیان لە ناو زیندان خنکاندووە، دواییدا بە خۆخنکاندن تۆماری کردووە لە کاتێکا کە ئەگەر بەس ویژدانی هەبێ ئەزانێ ئەم کەسە خنکێنراوە. دەیان کەیسی تر کە کەیسی فەزیحەی گەورە، یعنی دادوەرێک شێروانی لە بەردەمیان پێی بڵێ من بە تەعەدای ناموس لە ژنەکەم ئەم ئیفادەیەم لێ وەرگیراوە، ئەو گوێی لێ نەگرێ. چ زەمانەتێک هەیە بۆ پارێزگاری لە ژن و کچەکەی خۆی بەیانی پێی نەڵێن ژن و کچەکە دوالەکەی نەگەر تۆژم حکومەوا لێ نەکەی. ئەوانەی کە ئەوە قبوڵەکە نەبێ قبولیان بێ بەیانی ژن و کچ و خێزانەکانی خۆشیان تووشی هەمان زوڵم و ستەم و نادادی ببنەوە، بەیانی دەیشیان کوژن و بۆشیان نییە قسە بکەن و تۆمەتێکیشیان بۆ دروستەکەن و تۆمەتێکی ئەخلاقی ئەخەنە پاڵیان بۆی لە ڕویان نێدا کۆچی لە خۆیان بکەن. ئەم کۆمەڵگەیە کە فاسید بووە کە حکومڕانێتیەکەی کۆتایی هاتووە، هۆکارەکەی ئەوەیە بەشێکی فاسید بوونی دادگا و دادوەر وەکو وایە خوێ فاسید ببێ. ئەڵێ نەگەر شتێک فاسید ببێ خوێی پێواکەن، بەڵام خوێ فاسید ببێ چی لەکەی. باشەگەر دادگا و دادوەر و ئەمانە فاسید ببێترە خەڵک سکاڵای خۆی بەرێ بۆ کوێ. هەر ئاسمان ماوەیە ئێستا دوعا لەمانە بکە ئەم ساڵ موستەمکارانە مەرجیان ببینین، لەسەر مەرجیان شادی بکێڕین و جلی ئاهەنگ لەبەر بکەین. ئەمە ئەوە بوو کە خەڵک بۆ باسی خواست و ئێستا بۆ
ئەم ستەمکارە کوردانەیە خوازیە بۆ ئەم بنەماڵەیە خوازیە کە بوون بە بەڵا بەسەر ئەم میلەتەوە دادگاکانمان بەداخەوەی لەم لە سنووری زەردا دادوەری باش هەیە بەڵام بزانن بڕیاری عادیلانە دەرەکا و بیستی ئەوان نابێ ئەیخەنە شوێنێک بۆ بڕیاری ئەحوالی شخصی هەندێ بڕیار کە هیچ گرنگ نییە چۆن دەری بکە بەڕاستی ئەمە نیشانەی کۆتایی هاتنی ئەم دەسەڵات و حکومڕانیەتیەیە باوەڕ بکە کاگمەکی دادگاکانی بەعز کە سەدام شۆڕژگێڕیتیا لە سێدارە دراوە بەم جۆرە مامەڵەی نەکردووە کە شتی بوختانی درۆ و تۆمەتی ناڕاست بخاتە پاڵ ڕۆژنامە نووس یعنی بەعز خەڵکێگر بە نامەیەکەوە کە لە تەنزیمەکانی شارە پێگیرە ئەو سەرکردانەی کە لە سێدارە دراون لە زیندان هەموو سەرکردەی شۆڕژ بوون دانی کەم وەکو دادگاکانی بەعز خەڵک حکوم بن لەسەر بەڵگەیە کە هەبێ ئەگەر تەقەی لێتان کردووە لە ماڵەکانتان بڵێن بەڵێ ئەمە بەڵگە ئەم پیاوات وە شەو تەقەی لێ کردووی تۆمەتی گروپی چەکداری بیتە پاڵ ئەم گەنجانە کە ڕەنگە هیچیان نەزانن چەک بەکاربێنن بەڵام ئێوە چەکتان هێناوە لە شەڕی داعش بۆ شەڕی تیرۆر خەڵکی ئازادی خوازان پێکوشتووە چەکی ئەڵمانیتان وەرگرتووە فرۆشتوتانەتەوە چەکتان وەرگرتووە ڕاوی پێەکەن لەو دەڤەرەی خۆتان ئەی خاڵک ئێوە چۆن سزابدا لەسەر ئەو هەموو خیانەتەی لە مێژووی خیانەتکاری ئێوە ئەی خاڵک چۆن سزای ئێوە بدا کە دەیان گەنجتان تیرۆر و بێسەر و شوێن بزر کردو ێسەش دایکی چاوەڕێی تەرمەکەیەکە دەستی ناکەوێتەوە یخۆ کاگمەکی ئەمانە لە سجنی ڕایەتەوە سەیری مێژویان کە بزانە ئینسانیان چۆن کوشتووە مەڵێ خاڵێکی زۆر گرنگ یعنی زۆر جا کە هەموومان ڕێخرەمان دەکرد دەمان وت یاسا لە وڵاتە پێشێل کراوە دادگا بێلایەن نییە دادگا قیمەتی نەماوە یاسا قیمەتی نەماوە بەڵام پێش چەند ڕۆژێک سەرۆکی حکومەت لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەنیدا یعنی بریاری محکەمەیدا کەوتی ئەمانە سیخڕن ئەمانە تێکدەرن ئەمانە دەیانەوێ خۆسەڵخانەی بیانی بتەقێنەوە هەموو شتێکی بریاریدا یعنی خۆی بە زمانی خۆی قیمەتی بوو محکەمە بەڵێ طبعا وەک گوتم دادگا و یاسا لە هەرێمی کوردستان لە ژێر پێی ئەوانایە ئەوان سیناریۆی تۆمەتەکەدا ڕێژن و ئەینێرن بۆ دادوەرە کۆڵێن ئەوەی وتومانە ئەبێ جێبەجێکەی ئەگەرنا ئەم گەنجانە یەک جار دوو جار براونەتە دادگا یەکسەر حکوم دران ئەمانە کاگمەکی زیندانیان هەیە فەرماندەیەکانیان لەشکرەکانیان زیندانی هەیە ئەمانە کوڕەکانیان زیندانی هەیە ئەمانە زیندانی نهێنیان هەیە ئەمانە لە بەعس ڕەفتاری ناشیرینتریان هەیە بۆ سزادان و بۆ شکەنجەدان و یعنی معقولە تۆ بە گومان خەڵکێک بەری ساڵێک بخەیتە زیندانێکی تەنهایی ئەشکەنجەی بێ بڵێ گومانم لێتە تۆ زانیاری بدەی بە کاگمەکی بە سۆران بە عەمر بەزەید خۆ بەعسی جەروای کردووە ئەمانە ڕووی بەعسیان سپی کردوتەوە بۆیە ڕەغدەیە سنگ دەرەپەڕێنێ لە کەنهەڵی العەرەبیە بە ئارەزوی خۆی قساکە چکە بینە سەیرەکە ئەمانە لە باوکی خراپترن لیسە باوکی ئەمانە ڕووی باوکی ڕەغدەیان سپی کردوتەوە بۆیە دیانە سەر شاشە بێمنەتانە قساکەن و ئەمانە تاوانی زۆر گەورەیان ئەنجام داوە بەڵام لەبەر ئەوەی دەستیان بەسەر پارە و داهاتیە وڵاتە گرتووە دەستیان بەسەر نەوتیان گرتووە دەستیان بەسەر ئیرادەی ئەم میلەتا گرتووە ئەتوانن حکم بکەن ئەگەرنا ئەمانە بووە بکرانایە بە عیبرەت لە زیندانە لەسەر ئەو هەموو تاوانەی دەرحەق بەم میلەتە کردویانە دەرحەق بە خوێنی شەهیدان کردویانە دەرحەق بە دایکی شەهیدان و باوکی شەهید و ژنی شەهید کردویانە بەرامبەر بە هەموو قوربانیەکان کردویانە و ئەمانە بەڵایەکی گەورن بەسەر ئەم میلەتەوە ئەوەتەی هەن خۆیان خۆشەژین ڕائەبیۆرن لە سەردەمی شۆڕشە ناشرینەکەیانەوە کە کردویانە هەتاکو ئێستا کە 30 ساڵی حکمی ناشرینیانە
خەریکی خۆدەوڵەمەندن و ڕابواردن و خۆشیاندن و ئازاردان و سزادانی خەڵکن میلەتیان کردو بە کۆیلە دۆخێکیان دروست کردو خەڵک سەرە بگرێ بۆی بە کۆیلە قبولی کەن قبولی ناکەن و ناشیرینی ئەم جۆرە لە حکومڕانی لە سەردەمی کابینەی نوێیان لە سەردەمی ئەم برادەراکە دەستگایەکی سیخوڕی مەترسیداری هەبووە ئەوەندەی ئیشی لەسەر ئازادی خوازەکان و ئەوەندەی ئیشی لەسەر ئینسانە جوانەکان و ڕۆژنامە نووسە بوێرەکان و سیاسی و چالاکوانە نادەستەمۆکان کردووە ئەوەندە ئیشی لەسەر ئەوە نەکردووە کە ئەمنی ئەم وڵاتە ئاسایشی ئەم وڵاتە لە تیرۆر و لە وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی کە پلانێکیان هەیە لە هەرێمی کوردستانە بپارێزێن ئەوە تای بینین چیان هەیە بۆ دەستگای ئەمنی و سیخوڕی و خەڵکردن بە جاسوس بەکاریان هێناوە بەڵام لەناو هەولێرە موشەکبارانەکرێن ئەمنیەت و ژیانی خەڵک لەژێر پێی ئەوانایە ئەوان بۆ خۆیان جورئەت ناکەن و ناوێرن بە بێ پاسەوان و قافڵەی سیارە بە شەقامەکانی ئەم هەرێمی کوردستانە بگەڕن چکە زانن چ تاوانێکیان کردو دەرحەق بە میلەت چکە زانن ئەگەر ڕۆژێک بە تەنیا بکەونە سەر جادە چیان بەرامبەرەکرێ و ئیشەڵا هەریش ئەکرێن ئینشاءڵڵا. کاک سووران پرسیارێکی تر ئێستا یعنی حکومەتێک کە دەبینی هەر پارتی نییە و حکومەتیش هەموو کابینەکان پارتی بە تەنیا نەبووە حەزبی تریش لەگەڵ بووە ئەوەی ئێستا شێکێتی و گۆڕانی لەگەڵ یعنی من لێرە لە جەنابت دەپرسم یعنی چ قسەیەکت هەیە بۆ ئەو حزبانەی کە ئێستا بەشدارن لە حکومەت و دادگایەکی وەک دوێن ئەبینن؟ بەڵێ گۆڕان و یەکێتی نیشتیمانی بەرپرسیارەتیان لەم حکوومەتا کە ئەم سەرۆکەی هەیە و بەم جۆرە تەسەڕوفە کات کەم نییە هەرچەنە بەداخەوە دۆخی گۆڕان دۆخێکی خراپە قەت تەمەنامان ناکرد زوتنەوەی گۆڕان لە پاڵ حکومڕانێتیەکی و ئاستەمکارە بەشدار بێت لە کابینەیەکا و بە بەیاننامەیەک پێی وات بێتتر تەواو یەکێتی نیشتیمانی ئەرکی گەورەی هەیە چونکە یەکێتی نیشتیمانی ئەتوانێت پارتی دیموکرات ڕابگرێت و ئەتوانێت بڵێ من ڕازی نیم لەم جۆرە لە حکومڕانیە و ئەتوانێت پێی بڵێ ئێمە شەراکەتمان لە حکومڕانیا بۆ ئەوە نییە کە ئێوە ئێستایکەن داخەوە لاوازی یەکێتی نیشتیمانی و ئەو تیمەیەکە لە پاڵ ئەم سەرۆکی حکوومەتە پێیان وایە شەریکن لە حکوومەتە و شەریکن لە حکومڕانیە حاشا ئەمە هیچ شەراکەتێک نییە لە حکومڕانیا ئەگەر قبوڵن نییە دەبێ هەڵوێستی فعلیت هەبێ ئەگەر نام جۆرە لە بێدەنگیە چێتە بەرژەوەندی ئەو سەرۆکی حکوومەتەی کە بە کەیفی خۆی دادگا بەکارهێنێ پێشمەرگەی بەکارهێناوە بۆ شەڕی پەکەکە بەڵام وەزیری پێشمەرگە هیچ دەسەڵاتێکی نییە و هیچی پێ نەکراوە نابێ ئەمە قبول بکرێ نابێ ئەم ملهوڕێ بۆ پارتی تا سەر بڕوات و بەردەوام بێ و شەریکەکانیشی لە حکوومەت پێیان وابێ ئیشی ئەوان نییە ئەم برادەرەگە سەرۆکی حکوومەت نەبێ ئەو دەسەڵاتی بەو جۆرە نییە کە بەم شێوازە مامەڵە لەگەڵ ئەم خەڵکە ئازادی خوازە بکات دادگا بەکاربێنێ پۆلیس بەکاربێنێ ئاسایش بەکاربێنێ هەموو شتێک لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ و داهاتی وڵاتەش بدزێت و کۆمپانیاکەی خۆی پێدەوڵەمەند بێکە ناویستێرە ئەمە زۆعفی لایەنەکانی کرا بەوانەی بەشدارن لە حکوومەت بەوانەشی کە ئۆپۆزیسیۆنن بۆ ئەم برادراوە پێی لێ ڕاکێشەیەوێ ئەم کۆمەلگایەت هەلبەند کادەمی هەمووی دابخا هەرچیش بوو بە بەربەست بیخاتە ناو زیندانەوە و من لە لایەکی پێم وایە ئەم برادرە هەرچی لە دەسەڵاتە ناشرینەکەی هەیە بەکاری بێنێ بۆی خەڵکی کوردستان ئیتر بگەنەوە ئاستەی کە جام پڕ بووە لێ ڕژاوە نازانم هەموو مەسەلانەی کە هێننەوە زوڵم لە ئەستوری چیە ڕۆژ بە ڕۆژ زوڵمیان ئەستورترە بێ جام و منجەڵ و دەریا لێ ڕژێ لە زوڵ مستەمی ئەمانە مێ دەکەم سەریان بخوات و کۆتاییشیان بێ خودای 30 ساڵ حکومڕانی تقابی لە سەدەیەک حکومی وڵاتەکەن کاک سووران زۆر سوپاست دەکەم خود وەک ئەبینی لەم 2 ساڵی ئەخیرەدا لە دەڤەری بەهدینان سەرهەڵدانێک دروست بووە وشاربوونەوەیەک دروست بووە بێزاریەکی زۆر گەورە لەم دەسەڵاتە دروست بووە خودش ئەزانی کە پارتی بەهدینان و بارزان بە دڵی خۆی دەبینێ ئێستا دەبینی لەوێ خەڵکێک پیا بووە کە خەڵکێکی زۆر مەبدەئین خەڵکێکی باوەریان بە گۆڕانکاری هەیە باوەریان بە ئازادی ڕادەربڕین هەیە پارتی ئەمەی زۆری پێ ناخۆشە
هەوڵ دەدا ئەم خەڵکە هەمووی بگیرە و زیندانی بکە و حکم بدە و مەجموعەیەکشان ڕایان کردووە لە سلێمانی دەژین. ئەتو چ قسەیەکت هەیە بۆ گەنجانی بادینان؟ من پێم وایە هەر گەنجێک جورئەتی ڕەخنەی هەبێ لە بادینانە بەقەر شۆڕشێک کاریگەری هەیە، چونکە خەڵکی کوردستان ڕەنگە کەم تێبگەیشتایە لەوەی بادینان کاتی خۆی بۆ بێدەنگە. بادینان لەژێر زەبر و زەنگ و توند و تیژی و هەڕەشە و تۆقاندنی پارتیا بوو، وەکو چۆن دەیویست لە هەولێریش هەمان شتکا و بەردەوامیشە. بەڵام بە سزادانی کۆمەڵێک گەنجی چالاکوان ناڕزایەتیەکانی بادینان چەند هێندە بووە و ئەو بەرخودانەی لە خەڵکی بادینان هەیە، ئەو تووڕەیی لەوێ هەیە زۆر زیاترە لە هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان. و من چاویان ماچەکەم پێیانەڵێم بەرهەمی تووڕەیی و خەباتی ئێوە دڵنیابن ئەگاتە ئەوەی کە ئەم ستەمکاریە بخات و ئەم جۆرە لە دەسەڵاتی ستەمکار بکەوێتە ژێر پێتان، چونکە ئەمانە چەندێکی تر زۆر مستەم بکەن بە هیچ شێوەیە ناگەن بە عودەی و قوسەی کوڕی سەدام کە لە ئەنهای هەموو عێراقا 18 ملیۆن هاوڵاتی یەک هاوڵاتی نەیەوێرا بەرامبەریان شتێک بڵێ کۆتاییان بە ژیانیێنە. بەڵام چۆن لە هەمان ئەو شوێنەی زوڵمیان لێ کرد کۆتایی بە ژیانیان هات بە باوکیشیانەوە، با دڵنیابن ئەوانەی زوڵم مستەمەکەن لەم میلەتە کۆتایی بە ژیانیان لە هەمان ئەو شوێنانە دێ، وەگەر بیشیان هەوێت دەرباز بن لە وڵاتە دڵنیا بە ناوەکانیان دادگایی یەکێن، نایڵین لە هیچ شوێنێ ئیسراحەت بکەن و هەنێکیان لە قەبرەکە بێ دادگایی بکرێن. زۆر سپاس کاک سووران، زۆر سپاس بۆ بەشداریت لەگەڵمان، سپاسی جەنابەت دەکەین بوو ئەو قسە جوانە ئەو پەیامەکە گەاندوو بینێ دەکەین. ئێوەش ماندوو نەبن و بەڵام سەرچاوم کاکە سووران زۆر سپاست دەکەین بەڕێزی. بینەرە تێژە بینەرت بەڕێز دێنەوە بەرەکۆ کورت وەرگرین و دەزەبرینە دەفەوە جارەگۆنی. حوالت جا حوالت برس خشکو برات من وقت ما بودی برنامه ما شبال سه جای پخشب یک جار تفدا برس اليوتيوب والاكونت من مكيرامند وتبدا بريس الفيسبوك السي جها اك وقت يا لايف بس ساعتني بقى مت لايف ده نكدم مهوانا جدي وجرين اوجي كاك عبد الله ملنوري لما بيشوي برلمان كردستانيا وقت ما قلت يا شباب مقالك مهوانا تين بينجن هم يجي عندهم برلمان ونقال الدكتور كمال سيد قادر اوجي ما واقد كاك عبد الله بخير بيت كاك عبد الله اوي ككرا برامبر چالک وانان و روزمونسانی بهدینان که خودت ابینین و خودتش دوره کی زور گوری تیا هیا که کارو چالکی تا زور کرد و با آزاد کردنی ام چالک وانان او محکمه دوینه کرا ل چون دبینی او محکمه یعنی برای تو امی استکرا چی بو؟ سماو رزم با بینران و گرانی ورز ئەوەی دوێنێکرا شانۆگەری بوو، شانۆگەریەک بوو بە ناوی دادگاوە کرا لە ژێر عینوان و پەردەی دادگا کرا، بەڵام سەرنجام جێبەجێکردنی خواست و میزاجی خێڵ بوو بەسەر کۆمەڵێک خەڵکی ئازادی خوازە و دوێنێ ئەوەی کە ئامادە نەبوو دادوەر بوو، ئەوەی ئامادە نەبوو دادگا بوو، ئەوەی ئامادە نەبوو یاسا بوو، ئەوەی کە ئامادە بوو عەقڵی خێڵ بوو، ئەوەی کە ئامادە بوو عەقڵیەتێکی ئەمنی بوو، ئەوەی ئامادە بوو دەروونێکی نەخۆشی و پڕ لە تاوان بوو بەرامبەر بە خەڵکی ئازادی خواز، بەرامبەر بە خەڵکی دادپەروەر و لەگەڵ ئەوەشا بەداخەوە ئەمە بەشێکی پرسەکەیە
بەشەکەی تری ئەوەیە کە ئەوەی کەوای کردا دوێنێ ئەو ئازادی خوازانە حکم بدرێن بەڕاستی بە تەنها ئەو عەقڵێتە نەبوو، بێدەنگی خەڵک بوو، بێ هەڵوێستی خەڵک بوو، بێ هەڵوێستی و بێدەنگی بەشێکی زۆر لە کۆمەڵگەی کوردی و ئەو دەسەڵاتەی کە هەیە مەبەستم بە تایبەت ئەوەی لە بادینان ڕوویدا کە پارتی دیموکراتی کوردستان ئەنجامیدا لە سێبەری بێدەنگی خەڵکە ئەنجامیدا، لە سێبەری بێ هەڵوێستی یەکێتی و گۆڕانە ئەنجامیاندا. ئەگەر لە چەند مانگی ڕابردووە خەڵک هەڵوێستی هەبوایە چەندین جار داوامان کرد، خەڵکانی ئازادی خواز ئاگاداریان بڵاو کردەوە، بانگەواز بڵاو کرایەوە، داوا لە خەڵکرا تکایە مەترسیایە ئەمانە لە بەردەم چەپۆکی حکومڕانی ستەمکار و زاڵم و خائینان تکایە با بەتەنها بەجێیان نەهێڵن، تکایە با مناڵەکانیان کە سوکاریان خێزانەکانیان بەجێ نەهێڵن. بەڵام بەداخەوە لە ئاستی ڕای گشتیای گوێیەک بۆ بیستن نەبوو، وجدانێک بۆ هەستپێکردن نەبوو. بۆیە ئەوە نەتیجەکەیە کە ئیتر تۆ دوێنێ کە تاوانەکە ڕوئەدا، کە ئاگرەکە ئەکەوێتەوە، کە کارەساتەکە ئەقەومێ خەڵکە ئەگەر بەیەکەوە بن، ئەم خەڵکە ئەگەر پشتیوانی یەک بن، ئەگەر ئەم خەڵکە لە ئاستی ستەم و زوڵمی دەسەڵاتە دەنگ هەڵبڕن، وەڵڵاهی دەسەڵات هەموو دنیای لە پشت بێ ناتوانێت بە ڕۆڵبەڕووی ئیرادەی میلەت بێتەوە. ئیرادەی گەل زۆر گەورەترە لە ئیرادەی کۆمەڵێ خێڵ و کۆمەڵێ سەرکردەی سیخۆڕ. یعنی کورە ئاخر لەکوێی دنیا هەبووە تۆ کۆمەڵێ سیخۆڕ و خاین حکومڕانی بکات، کۆمەڵێ فاسد و گەندەڵ حکومڕانی بکات کەچی بتوانێت بەردەوام بێت. هەموو ئەمانە نەتیجەی بێدەنگی خەڵکە بەداخەوە کە یعنی کاک عەبدوڵڵا تو تاوانەکە دەخێت پاڵ خەڵکیش بێدەنگی خەڵک وای کردووە کە ئەم سیستەمە هەر بەردەوام بێ، ئەم زاڵەمان هەر لەسەر خۆم بەشێکم لە خەڵک، من خۆم بەشێکم لە خەڵک، خۆم دابڕاو نیم لە خەڵک. بەڵام کاکمەکی خۆ با لەم سەکۆیی جەنابتانەوە لەو سەکۆیەوە کە تۆ مقابلەی منەکەی خۆ کاکە ئێمە دوومان پێش ئێستا خەڵک داوای لە ئێمە کرد کاکە تکایە پێشەوامان بن، ڕابەرمان بن، پشتیوانمان بن، بێنە سەر جادە، ئێمە لەگەڵتانین بەجێ نایەڵین. ئێمە هاتینە سەر جادە گیران 4-5 ڕۆژ لەسەر ناوین خەڵک ڕۆیشتنەوە ماڵەوە. کاکە خۆ ئەمە تازەیە نەک هەرەوە کۆمەڵێ قەڵەمفرۆش تۆمەتیان بۆ ئەکردین بە حساب معارزەن کەچی خەڵک بە قسەی ئەوانیە کرد. یعنی بیرتان نەچێت ئینسان سەیری کەیسی شێروانی و بەدەلبەرواری و گیرەبادینانەکە کە بە تەنها بەجێ هێڵدان کە خەڵک هەڵوێستی نەبوو، کە من سەیری کەیسی گرتنی خۆم ئەەکەم کە خەڵک هەڵوێستی نەبوو، کە خەڵ ڕۆیشتە ماڵەوە. ئێخۆ کاکە طبعاً دەبێ من مافی گلەیم هەیە لە هاوڵاتیەکانم، بەڵام ئەوە ناهێنێت کە ئێمە بێ ئومێد بین. خەڵک عەفوان ئەمە بێهیوایی نییە، ئەمە وتنی حەقیقەتە، وتنی ڕاستی بێهیوایی نییە. ئێمە با تێکەڵی نەکەین، ئەبێ خۆمان بناسین، ئەبێ من خۆم بناسم، کۆمەڵگەکەم بناسم، ئەبێ گلەیی لە هاوڵاتیەکانم بکەم بڵێم بەڵێ ڕاستە ئێمە دەسەڵات ستەممان لێکە، بڵێم بەڵێ ڕاستە من بەرپرسیارم وەکو هاوڵاتیەک وەکو کەسێکە سیاستم کردووە، بەڵام بێ پێی بڵێم برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، ئەبێت تۆ لە نیوێ ڕێگە بژێم نێڵی. من خەڵکی کوردستان بە خەڵکێکی ترسنۆک و بێ هەڵوێست نازانم، بەڵام پێم وایە ئەبێ پێداگیری خەڵک لە ئێستا زیاتر بێ، ئامادەبوونی خەڵک لە ئێستا زیاتر بێ، گوشارەکان و ڕەخنە و هەڵوێستەکانی خەڵک زیاتر بێ. حەجمی تاوانەکانی دەسەڵات زۆر گەورەیە، بەڵام حەجمی کاردانەوەکانی خەڵک کەمترە. یعنی ئێمە پێویستمان بەوەیە کە بە حەجمێکی گەورەتر لە شەقامە ئامادەییمان هەبێت. یعنی لە مینبەرە جیاوازەکانی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتە، مینبەرە جیاوازەکانی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتە ئامادەییمان هەبێت.
لەم ڕۆوەیە ینی خۆگەرنا هەرگیز من پێم وانە میلەتی ئێمە میلەتێکی بێ هەڵوێز بن بەڵام ئەتەوێت ڕازگۆ بم لەگەڵ خەڵکا کاکمەکیە بەڵێ نەخێرە بە ڕازگۆ بین ئەبێ دەستخەمە سەر برینەکە ئەبێ بڵێ ئەمە برینەکەمانە یعنی مەسەلەن پێم وتی ئەمڕۆ کۆمەڵی خەڵک بۆ من ئەنووسێ دەڵێ کاکە بۆچی هەڵوێستان نییە خۆ من چیم تۆپم نییە تیارم نییە لەشکرم نییە دەستگای پاراستن و ئاسایش و زانیاریم نییە ئەوەی کە هەمە خوایە ئەوەی کە هەمە خەڵکە ئەم خەڵکە پشتیوانێ بێ ئەبێ ئەم خەڵکە پشتی ئەگەر ئەم خەڵکە پشتیوان بێ کاکە هەموو دنیا ئەزانێتە ینی یاسای ئاسمان و یاسای سەرزەوی ئەزانی ئەو حکومەی کە بەسەر شێروانی و خەڵکە ئەو کۆمەڵە چالاکوانە دراوە حکمێکی تەواو خێڵەکیانە و تەواو حاقدانەیە تەواو ناقانونیە ئەگەر میلەت قووەتی هەبێت و ڕوبەڕێ و دەسەڵاتە بێتەوە ناڕوات ینی ناتوانێت بەردەوام بێت ئەتوانی پەشیمانی بکەیتەوە ئەتوانی حکومەکە ڕاب ئەگەر ئەم حکومە بڕوات کە 6 ساڵە ئێمە 71 کەسی تر لە زیندانە ماوەی ئەوانی شوایان لێکرێ بەیانی دووبیانی منی شوا لێەکەن تۆ شوا لێەکەن خەڵکی تری هەولێری شوا لێەکەن یعنی خەمەکە خەمی شێروانی نییە بەتەنیا خەمەکە خەمی کەرامەتی خۆمە خەمی ئایندەی خۆمە خەمی ئایندەی مناڵەکانمە خەمی ئایندەی براکانمە خەمی ئایندەی ئەو هەموو خەڵکە ئازادی خوازەمە کە هەیە تۆ هەڵوێستە زائیر بێ بەتەکید بەیانی دووبیانی تەڵەکە خۆت ئەگرێ کارەساتەکە ڕوبەڕی خۆت ئەبێتەوە بۆ یە کاکمەکی من پێم وایە ئێمە ئەبێ لەگەڵ خەڵکان سادق و ڕازگۆ بین خەڵکی هەیە بێ بە ئێمەی بڵێ ئێمە چیمان هەیە بێ بە یەکتری بڵێن یعنی بۆ ئەوەی برینەکانی خۆمان کەم و کورتەکانی خۆمان فەراغەکانی خۆمان خەلەکانی خۆمان بزانین کاک عەبدوڵڵا من لێرە خاڵێک حەزەکەم ڕێی خۆت لەسەری بێ ئەوە کردوێنێ لە محکەمەکەدا هەر هەمویان وتیانە کە ئێمە ئەشکەجە دراوین و شێروانی وتی هەڕەشەی خێزانی لێم کرا بەڵام محکەمەکە هیچ بۆ ئەو هیچ شتێکی نەگۆڕە و بەردەوام بوون ئەمە چۆن دەبینی کە ئەم حاڵەتە لە محکەمەیە کە نوێنەری خەڵکی تێدا بوو پەرلەمانتارانی تیا بوو پێیان دەڵێ هەڕەشەی خێزانی لێم کراوە بوو ئەگەر پاسپۆرتەکە دەنم هەڕەشەی خێزانی لێ دەکەن ئەم شتە تو بەچی دەبینی ینی ئەمە چیە ئەمە کاکمەکی من پێم وتی شانۆگەریە ئەسڵەن محکەمە نییە تا تۆ گلەیی لێ بکەیت ئەسڵەن ئەو عەقڵیەتەی کە شێروانی گرتووە ئەو عەقڵیەتەی کە لێکۆڵینەوەی لەگەڵا کردووە ئەو عەقڵیەتەی کە کەیسەکەی بۆ دروست کردووە ئەو عەقڵیەتەی کە حکمی ئەدا هەر یەک عەقڵیەتە ئیتر چینە دادوەر چیە ناوێکی درۆینەوەی لە خۆی ناوە ینی لە جەوهەر ئەمە دادگانیە کەسێک کە دادوەر نەبوو تۆ نابێت داوای هەڵوێستی دادوەرانەی لێ بکەیت کابرا تەنها بە عنوان دادوەرە لە جەوهەرە دادوەر نییە کە ئەو دادوەر نەبوو بە عەقڵیەتی کەسێکی ئەمنی هاتووە بە عەقڵیەتی کەسێکی خێڵەتکی هاتووەتە ئەوێ لە ئەسڵا مەهامی ئەو سزادانی خەڵکی ئازادی خوازە لە ئەسڵا ئەو بۆیە لەوێ دانراوە تۆڵە بکاتەوە ڕقی خۆی هەڵڕێژێ ژەهر هەڵڕێژێ ئەوەی کە هەڕەشەی خێزانی لە شێروانی کردووە و ئەوەشی کە حکمی داوای یەک عەقڵیەتە بۆیە تۆ چاوەڕێی چیەکەی لەو دادوەرە ئەوە دادوەر نییە پێم وتی ئەوە بە خەنجەری دەسەڵاتە ژەهری دەسەڵاتە ئەوە چەپۆشتی دەسەڵاتە ینی بۆیە من چاوەڕێشتی لەو جۆرە ناکەم ینی ئەسڵەن کۆی پرۆسەکە شانۆگەریە ینی تۆ بیخەبەرچای ئێمە 10 ڕۆژ پێش ئێستا گۆمان لە بەناو سەرۆکی حکوومەت هەبوو بەتوندی وتی ئەمانە سیر پێش دادگا کەوت پێش یاسا کەوت پێش لێکۆڵینەوە کەوت ینی پێش ئەوەی شێروانی ئەوان پێش ئەوەی بێنە دادگا پێش ئەوەی بێنە بینایی دادگا پێش ئەوەی پەرلەمانتاران بیان بین پێش ئەوەی نوێنەرایەتی وڵاتان بیان بینن حکمیان درابوو ئەو ڕۆژە تەنها ئەلانکردنی حکومەکە بوو کەشفکردنی حکومەکە بوو ینی ئەگەردا پێشتر قەرار دراوە کەیسەکە یەکلای دراوەتەوە بۆیە کاکمەکی گیان کۆی پرۆسەکە لە یەک شوێنەوە سەرچاواگرێ کە سیستمێکی حکومڕانی خێڵەکی ستەمکارانەی دواکەوتوو هەیە کە حکمی ئەم وڵاتە ئەکا کە قووەت لە بێدەنگی خەڵکەوە وەرەگرێ کە قووەت لە وڵاتانی ئەقلیمی و لە خیانەت و لە عەمالەتەوە وەرەگرێ
هر ئەمە چاوەڕێ لێ هەرمی لێ چاوەڕێکێ کاک عەبدوڵڵا ببوورە لێرە لێت دەبرم یعنی چەند پێشەش پەرلەمانتار لەوێ ئامادە ببوون لە پێش چاوی ئەو پێشەش ئەندە پەرلەمانتارانە کە وتیان هەرەشەی خێزانیەمان لێ کراوە ئایا ئەتو چی داوا دەکەی لەو پەرلەمانتارانە چۆن دەچنە ساڵەی پەرلەمان و دائەنیشن چی ئەڵێن ئەزانی کاکمەکیگیا من دڵنیاتەکەم ئەو پەرلەمانتارانە خەڵکی زۆر بەویژدان و دڵسۆز و ڕازگویان تایە خەڵکی خەمخۆیان تایە من لە ناو هەموو کۆبوونەوەکە خەڵکانێکی چاکەن بەڵام ئەو پەرلەمانتارانە ئەبێ بڕۆن لە ناو پەرلەمانەکەی خۆیانە کەمپین بکەن داوای دانیشتنی پەرلەمان بکەن داوای هەڵوەشانەوەی کۆی قەرارەکە بکەن داوای هەڵوەشانەوەی ئەو دادگایە بکەن هەر لە ڕیشەوە داوای بانگێشکردنی ئەو سەرۆکی حکومەتە بکەن کە پێش دادگا حکومەتە ئەبێ ئەم شتانە بکرێ ئەگەرنا ئەوی تری بەڕاستی هیچ نییە ینی پێویستە بگەڕێن پێویست بکە قونسڵخانەکان ببینن سەفارەتەکان ببینن پەرلەمانتارەکان توان بڕۆن مان بگرن توان بڕۆن ناو پەرلەمانەکەی خوان لە بەردەم پەرلەمانە مان بگرن لە بەردەم نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکانە مان بگرن نەوەیەک لە ئێمەمانان زیاتریان پێگرێ ئێمە هاوڵاتیکی ئاسایی هێستا يعني اوان زیاتریان پێەکە ئێستا مەسەلەن ئەمڕۆ من هینێکم بینی نووسراوێکی 35 پەرلەمانتارم بینی ئەمە هەڵوێستێکی باشە ئەم 35 پەرلەمانتارە ئەگەر بتوانن هەڵوێستی کرداریان هەبێت داوا لە حیزبەکانیان بکەن مەسەلەن ئەوانەی گۆڕان ئەوانە یەکەتی داوا لە حیزبەکانیان بکەن بەرامبەر بە حکوومەت هەڵوێستیان هەبێت بەرامبەر بە دادگا هەڵوێستیان هەبێت ینی مەسەلەن یەکێتەکان چی پێویستەکە عیبە یەکێتەکان بڕۆن لە فەیسبوک ئاشت بنووسن ئەبێ بڕۆن یەخەی قوبات تاڵەبانی بگرن بڵێن تۆ جەگری سەرۆکی حکوومەتی بۆ بێدەنگی بۆ بێ هەڵوێستی ئەبێ گۆڕانەکان هەروەها بکەن یەخەی وەزیرەکان بگرن پیان بڵێن بێ بۆ بێدەنگی بۆ بێ هەڵوێستی بۆ قسەیەک ناکەن ئەمانە هەڵوێستە من پێم وتی خەمخۆی لەمانتان بێبایەخ ناکەم وەکو وتم ئەمانە خەڵکێکی دڵسۆزن بەڵام هەڵوێستەکانیان هەڵوێستێکی زەعیفە ینی سەرۆکی حکوومەت لەوە تێگەیشتووە پەرلەمان هیچ نییە بۆیە پێش دادگا بڕیار دەرەکە دادوەرەکان لەوە تێگەیشتون پەرلەمان هیچ نییە بۆیە حکمێکی وا دەرەکەن دەستگا ئەمنیەکان لەوە تێگەیشتون پەرلەمان هیچ نییە بۆیە بە ئاسانی ئەڕۆن ئازادی خوازان ئەگرن و سزایەدەن یعنی بەداخەوە کاک عەبدوڵڵا من زۆر سوپاست دەکەم کە بوویە میوان لە بەرنامەیەکی ئێمە هەروە سوپاسی بووچوونەکانت دەکەم حتمما ئێمە لە یەک سەنگەرداینە بەهدینان و سلێمانی و هەولێر و کوردستان هەمومان جاران هەرچی معارزە هەبوو لە سلێمانی بۆ ئێستا سەرانسەری کوردستان گرتوێتی ئێستا پەیوەندێکی باشمان هەیە هیوایەکی گەورەشمان هەیە کە بتوانین ئەم سیستەمە بگۆڕین من حەزەکەم شتێک هەیە بیڵێم ینی تکایە با خەڵک با دۆستێکە وەکو خۆی ببینین سزادانی شێروانی و هاوڕێکانی گرتنی بەدەلبەرواری و هاوڕێکانی گرتنی ئینسانێکە ئەو ئینسانە گوتارەکەی داواکارەکەی تعبیر لە داواکارەکەی منێکی گەرمیانی و ئەوێکی سلێمانی و ئەوێکی ڕوانی و ئەوێکی هەولێریەکە بادینی یعنی چی گەرمیانی یعنی سەرنجام ئێمە خەڵکی ئەم نیشتیمانەی وایە نیشتیمانەوە گەورەترە نیشتیمانێکە لە ژێر ستەمی کۆمەڵێک دەسەڵاتداری فاسد و خائینایە یعنی ئەوەی کە شێروانی ئەیکە ئەو قوربانی بەرگریکردن لە مافەکانی من ئێمە لێرە ئەگەرە داواکاریەکمان هەبێت داوای پشتیوانیکردن لە کەیسی کەسێک کە نوێنەرایەتی منەکە واتە بابەتەکە پەیوەست نییە بە هەولێری و دهۆکی و سلێمانی و ئەوانەوە ئەوەی کە ئەوێ ئەم جاکارە دروستکات دیسان سیاسەتی دەسەڵاتە کە لە ئەسڵا جێبەجێکردی ئەجەندای دوژمنانە و بۆیە هیوادارم هەمومان بازێک بەسەر ئەو ناوچەگەرێتی هابێت فعلا نەبێ وابێ بۆیە منیش دەڵێم جاران لە شارێکی جیاکرا معارزە بۆ ئێستا بەربڵاو بووتەوە ئێستا هەمومان یەک دەنگین یەک ڕێنین ئەوە زۆر گرنگە بەرامبەر ئەم سیستەم کارانە بژیت سوپاس کاک عەبدوڵڵا زۆر سوپاس بۆ بەشداریکردنت دەستخۆشی تێ دەکەم سەرچاوم هەواڵێت تێژە هەواڵێت بەڕێز کاک ڕەشدارەکە تۆ بشەی ژمارە تەلەفۆنێ بینە بەس دقەکی بەری ئەم ژمارە ڤیدیۆکە دیمە هەیەم حەسکەین وێ ڤیدیۆژی لێ بدەن کاک ویلیام خۆنی
لە هەولێری پایتەخت پارتی سوپایەکی گەورەی هەواڵگری و ڕێخستنی تایبەت و دەیان هەزار کادری حیزبی هەیە. ئەگەر کەسێک بجوڵێتەوە و ناڕزایەتی دەربڕێت هەزاران چاودێریەکەن یان ئازاری دەدەن یان زیندانیەکەن. بەڵام شەوی ڕابردوو گروپێک چەکدار بە پیکابێکی سپیەوە کە مەنەسەیەکی موشەکی لەسەر و ڕۆکێتی جۆری 107 میلی هەڵگرتووە بازگەی زێرەڤانی و بازگەی سەرەکی هەولێر تێپەڕ دەکەن و دێنە نزیکانی قرژاڵە و هەولێر موشەکبارانەکەن و پاشان هەڵدێن. ئەمە دەیان پرسیار و گومانی لای خەڵک دروست کردووە. ئەم ڕۆکێتە ئامادەکراوە بۆ بۆردومانکردنی هەولێر بەڵام نەتەقێنراوەتەوە. کورتمەودایە و 107 میلی ناوە. توانای بە ئامانجگرتنی لە 8.5 کیلۆمەتردا هەیە و لەوە زیاتر ناتوانێت ئامانج بپێچێ. ڕۆکێتەکە لە بنەڕەتدا ڕووسیە و بەرهەمی ساڵی 2015. گروپێک چەکدار بە پیکابێکی سپیەوە بازگەیەکی سەرەکی هەولێر و چەندین بازگەی ئاسایش و هێزە ئەمنیەکانیان بڕیوە و لە سەر پیکابێکی سپی ئەم ڕۆکێتەیان دانا و پاشان ئاڕاسەی دڵی هەولێریان کردووە کە فڕۆکەخانە و گەڕێکی وەزیران و ناوچەیەکی ئەمنی ئەمریکیەکانیان بە ئامانج گرتووە. لە شەوی ڕابردوودا میدیا و دامەزراوە ئەمنیەکانی پارتی بەدڵنیاییەوە وتیان حەشدی شەعبی لە دووزەوە هێرشەکەیان ئەنجام داوە. بەڵام دواتر دەرکەوت بە نزیکی 7 کیلۆمەتر لە سەر مەنەسەیەکی موشکی ڕۆکێتەکانە ڕاستی ناوچە بە ئامانگیراوەکان کراون. ئەوانەشی هێرشەکەیان ئەنجام داوە کەس نازانێت لە ناو هەولێرن یان هەڵاتون. گومانی زۆر لە سەر ئامانج و بکەرانی ڕووداوەکە هەیە. ئێران خۆی دەڵێت ئێمە لە پشت هێرشەکەوە نین و حەشدی شەعبیش خۆی بێبەری دەکا. ئەوەی خۆی کردووە بە خاوەنی دۆسیەکە گروپێکی گوماناویە بە ناوی سەرایەدەم کە کەمترین زانیاری لەبارەیانەوە هەیە. گروپێکی تەواو جێگای گومانن. با گوێرەی ئەم نەخشە سەربازیە بێ کە هی هاوپەیمانانە ئەو ڕۆکێتانەی ئاڕاستەکراون لە چەندلایەکەوە بوو. چەند ڕۆکێتێکیان نزیک بە 4 کیلۆمەتر لە ئامانجەکەوە دوور بوون کە ئەمەش ئەو پەڕی یاریکردنە لە زۆنی ئەمنی هەولێردا. وەزارەتی ناوخۆ لە بری وەڵامدانەوەی پرسیارە گوماناویەکانی خەڵک لە ڕاگەیەنراوێکدا ئاماژە بووە کە هەمان شێواز و تەکنیکە لە هێرشی پێشووی سەر فڕۆکەخانەی هەولێر بەکارهاتبوو لەم هێرشەشدا بەکار هاتووە. ئەوەش نیشانەیەوەی ئاڕاستەکانی پارتی و دامەزراوە ئەمنیەکان بۆ ئەوەیە حەشدی شەعبی بکرێت بە بکەری هێرشەکانی ئەم شەوی هەولێر. بەڵام خەڵک دەیان پرسیاری گوماناوی لا دروست بووە. تەنانەت بەشێک لە خەڵکی لە تۆڕەکانی سۆشیال میدیا گومانیان هەیە دەستی ئەمنی باڵای ناوخۆیی لە پشتی کارەکەەوە بێ بە ئامانجی سیاسی و هەواڵگری، چونکە ئەوەی جێگەی پرسیاری خەڵکە ئەم ڕۆکێتانەکە لە بازار دەست ناکەون، تەنها لای سەربازگە و دامەزراوە ئەمنیەکان هەن، چونکە لە ناوجەرگەی هەولێردا ئاڕاستەی شوێنە هەستیارەکان کراون. ئۆتۆمبیل و مەنەسە موشکەکان چۆن بە سەربازگەکاندا تێپەڕین هێندرانە هەولێر و ئەگەر لە هەولێر مەنەسەکە و موشەکەکان بەردەست خراون هێزەمنیەکان چۆن نەیانتوانی بوونی مەترسیەکانی لەو جۆرە بکەن. ئەو هێرشەی ڕابردوو کرا ئەگەر ئاسانکاری بۆ نەکرابێ لە ناو خۆدا ئەوە گەورەترین شکستی بەرپرسانی هەولێر پیشان دەدا کە گەورە دامەزراوە هەواڵگری و ئەمنی و باڵوسخانەکان و دڵی سیستەمەکە کە حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمە دەکەوێتە ئەم زۆنەوە چۆن پێشوەختە هەستیان بە بوونی هێرشێکی. سلام ڕێز خوشکبرێت هێژا سوپاسیاوە هەمیات کەم کاوە شێرکردی وەکمە گوتی مەسێجها لایفێمەت پێتە پەخشکردێ ئەم لەبێرەی سوپاسیاوان کەسات کەین ئەبێت هاریکاریە مادی بوو دەستگای تەفدا پرێزڤڕێکی دەستخوشێر و هەمیات کەین زۆر زۆر سوپاسیاوات کەین کو ئەو هاریکاری مەڤڕێکردی ئەم دێنوکە دەرفەتێ دەین ئەگەر کەسێکی بێت تەلەفۆنێ بکات ئەگەر کەسێکی بێت بەشداری بکات کاک ڕاژدەر کاک ویلیام ئەگە هی بشێن ژمارە تەلەفۆنی هەوادانای ئەگەر کەسێکی بێت بەشداری بکات ژبەرکو ئەڤروکە برادر و هەواڵێت مێت خوشتبی ئەبێت پەرلەمانتار هەمیت دەبەرا سلێمانی بوون و بەشداری کرین ئەم حەز کەین کەسانێت دەبەرا بەهدیناژی ئەف شەڤە بەشداریە بکەم تایبەتی
کسان خوب یاخید بینن، کسان خوب درسوز بینن، کسان خوب چالاک باندی بینن، کسان کو اوه دست حالات رفض کردن. از بیجم نبس هر ببینه کسی ناراضی اتمال خدا و برای 4 دیوار دا، بلکه وی دنگی من نجدر با وی دنگی من نجدر با ورن باون. اگر هی ناون گازداجی نکن به جاب تایبتی دورا بهدینا از حس که حوالت من بجداریه بکن تلفونکات ام دیوگرین کرم که یاسین سرسره من سرچاوت من کرم که شبات بخیر و خوشی سرسره من سرچاوت من کرم که دسته که از اصطلاح و رزت خود گهین ما همی مالبات ادوان زندانی و عبدهی هاتین دادگه کرن جاسپاس و جهه سفارتیه بومه و طبعا شورش اوید خازید زندانیت خازید در بدریت خازید هر تشتاکی بیت خازیدن ویا بشین روزه که کردستان کار ازگاش دست با ظالم و نیار و فاشست و هرچند همه گوتا ترک و فارس و عرب و فاشست بله ابرو که مالا بازان جیده کتن فاشست و ظالم طبعا راستی دهی روزه کارش بود هرچند گلک دمیجو کردی ده هاتیا 15 شباط هردن انجام روزه تراش بوینه و بویرت دو چه بوینه دهیجی اوجی او دادگاه هاتیا که راستی بو جهه سر بلندان مهمیا که اوان توی ظلم زوریه او کس همه پیش شکلی دادگاه کردن و هم هنوز زانیم او دادگاه مسرحیت بویا و یا چکیلی بویا بله دو با عالمه که دیار بکن بله با همچه خدا دادگاه اجوره از طبیعی از اجوه ظالم اجی هرچند دادگاه دانه بویمه آنجی رسیدگیری بویمه بله امزانین دم او حکمتانین او حکمت 468 و 69 تطبیق کن جاره او سامش تطبیق که بود تا یاسین محکمات چابو محکمات چابو سالکو تقریبا حد 2 سال دونن محکمات چابو محکمات جیشتی و شالو قریب میجی که مکی راستی لمخوبن هرچند من دو محامی هبون و از الولا اشاعات که بتشتكي جدا بله حتى محكمه دهوكي از طبعا اكسادو ما دهوكي ومحكمه دهوكي يدمي رئيس محكمه كيبو قوتي بنجي قاسم او جهاريه اومدي بويا اما انه كان الهابليري او المحكمه التمييز الهابليري از بعد كم كان بله يتشا محكمه تمييز طبعا ما زنبوي بله ماني سي خوريه بكتو خلقي حكم كفش قصد ما زنبي ولا شليت كوك مكي اوي چه هلوسنين او دمير بن السلطه و دس هالاداريا مولا محسن صالحي بابو و چند اندام قياديه بارتيال دهوكي اوي مروفي از بسيچو سبب طبيعي بوسته مولا محسن صالحي از تحكم كرم وزارة ازون جي گهاندمن و هرچند هم رئیسالک جی بوره که بله از انسان اگه مسافراز بوم همیش کازانی از سرارچه هاد مزیندان کردن و از در کفتن جلوه شیروانی و عیاز کرم و ما مستاشوان اوه بونه راستی بونه سنبلک و بونه جه شانازیه بومه و بونه دبنه سبب روژک و گلک و گش کردستانی و سرحلدانک کردستانی راستی اوه نوعی نبی کرن و هرچند اوه هد دلما دوبن و امده هد همشی بحثی واجی کم چاکی باشی مجال ویره سیستم مالا بازار اوه چه حکم نینه و او کسی سینده جی تخینیتن چه نجیر و مسعود و مسرور و او حاکمه همی دره و چه اساس بونینه بالعکس اوه سینده تخون دوزاره رو بهنه کردستان سینده دره و خیانته سیندت خوندا خیانت بکن سیندت خوندا دره بکن يعني وانا افوكاتو سيندي بخوي حاكم وتربي بسيتشو سبب ومروفا هاچند اجي بن اس يعني بتعذيبه بوست تعذيبه وبن اشكنجه والمكر يعني حتى مثلا عندك اعترافات وفلان ملح جوزا بلا اولا ده هادم هوري كابين قال مالبات توجي وده او دلما دوجي بن وام تقسيه جي قال نوكا وده بعدهم بيجي سابا چالاكيو حميدما وده رخناجي في حزب حكمته جيرين وده الفي قياده جيرين وده الفي بارت جيرين وده بنا ماله جيرين وجه هر باش و يخوش و يبالكش او كمالا بازان خوري رشكت دنيا دين و دنيا دا والكردستاني
وهمي عالم جو همي قنصلية وهمي سفارت جي العالم زانن او دهيبوي نيو راسو درس بو دجيبان انسانت راسو درس او حكمة سر چسباند و دا حكم كرين او چنداله مخابن جهة داخلية او روكا بارتك بفيش وازي اصلا چه محكمة نينن چه مؤسسات نينن فقط مالا بارزان راد كتو دانيتن از هیوی دارم فقط از نادرش کم گلک از هیوی دارم روژ دهاتی مالا بازان جو صاحب کویت وان ده روش هل ده او دادگاه گل هد او دادگاه ده هد یا نزیکه وری رش بکین و هادم جیده ام وری رش کین و حتی داویجی و صلاب و ریز بود سپاسات کم دست خوش حواله تجاه حواله برس ام سپاسی هوا همیت کین اول 2 ساعت در باز مستر لایف ما 2 ساعت در باز بون ام ده چند دقیقه که دیمینین اگر پیونده کانی هات یا نه هات ام ده لایف دیمایگیش برکن 2 ساعت در باز بون ام سپاسی هوا همیات کین دست خوشیل هوا کین که هوا شیر کری وقت ما گوتی مسئله تکنیکی جارا پیشوتی و تو با من دا جاره که ها تبریر خلطیش مبو نه ریپور بون نه چطرشت بون انشاءالله جارا کدی ولی نوید کرم که حجی سرچاوت مثل سلم كلام كام زور سپاس جناب سپاس يا امي برلمانتارا كي سياسه المدار ورشندية كل جنابي واخرتي خاصه بريز حوالي هجاو بركتي بريز سيده دكتور كمال بله سيد قادري وسپاس كي مازن جبوتك وتاكد يعني مازن وزحمتك مازن دخول ولا استاذ حقيقه سپاس دادكم هميات كانت كو زحمة تشكل وقهرة فا زندانية يعني تدخل بس ناخذ طريق بو حمي معلبات الزندانية وحمي آزادي خاصة وكل تغيرة كو استجنابة واسكنجداني بن تعذيبي وبن بياسية مالا بارزان حقيقة بس هم بالعمي بزاني كو اف حكمي هني وعمرات كي يظالمانا امش بيرنا كين كو تجارة كو هجا رزدار تحسين قاضي يعني تحسين قاضية كي مازن هكو كشتي تحسين نايف هذا اول قاضي بو كو قاضية كي روشنبير وانسان كي محترم وديندار الباقينا تلاف تجبر حقيقته يعني هذا ابدا ما تشتكي اني عمليه جديده في سيناريو يفهمي كو قاضيه شني بيتن زي ظلمها وتعداياها الباقنا ما الله حكيتن الباقي انسانيه هاي البنكتي حقيقه هذا تشتكي معروفه الدفوع كو ظلم وتعداي هر يا تبي معرض على نصينا وهذا جبال هندي ام تجاره تحسين نايتي جبنايتي رجاء تشتكي لك عاديه ام ابد نارنا خاريه اباش يعني فيتامينات كبدتا مهمي ازادي خازك وام افي قضيه المجدي وكيل نعم غصه تشتكى كما بيجن هذا وكيل جكار كيشانك وخلاصنا هذا دي محاسبه وايد وبيت وانا بيتن او دي بارتن سبت ناخو والا ابدا وكيل الدكتور كمال قلتي او تفجح نابن من اوروبا زور سپاس من جنابتا وهمي حوالة تشکدار کنو یلای في شیف کنو زور سپاس دادكم حجی دست خوشیت دادكم حوالة تجاه حوالة برس امده دماغی که والله گلک تلفونت بس براستی جی کاک دقیقه الو 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 رو دنگ تنايت اوشت آكري دنگ تنايت الو اول تجا اول برس ابدا خازل يمونين كن يجبركو كاك راجدر كاك ويليام اول سر 4 ساعات القلبن اول 2 ساعات اجمع لايف فكر ام ده دماغی که این لایف خود سپاسی هوات که این سپاسی ها بجدالی هوات که این سپاس بوان کسا اوید لایف ما شیر کری و بمینید خیر دوباره بیشین برخودان سرکفتن تکوشان
تێکوشان سەرکەفتن و هەر بژیت هین